چرا رنجیدی ای شب شب افروز من از من چرا رنجیدی ای شب شب افروز من از من چرا رنجیدی چرا رنجیدی ای شب شب افروز من از من چرا رنجیدی ای شب شب افروز من از من چرا رنجیدی چرا شب تو را مهمان کنم تا جان و دل قربان کنم جای تو در چشمان کنم از من چرا رنجیدی جای تو در چشمان کنم از من چرا رنجیدی چرا رنجیدی جای تو در چشمان کنم از من چرا رنجیدی جای تو در چشمان کنم از من چرا رنجیدی چرا گر من بمیرم از غمت خونم فتد برگردنت فردا بگیرم دامنت از من چرا رنجیدی فردا بگیرم دامنت از من چرا رنجیدی چرا رنجیدی فردا بگیرم دامنت از من چرا رنجیدی فردا بگیرم دامنت از من چرا رنجیدی چرا عاشق زار تو هم از جان وفادار تو هم من عاشق زار تو هم از جان وفادار تو هم تا زنده ام یار تو هم از من چرا رنجیدی تا زنده ام یار تو هم از من چرا رنجیدی چرا رنجیدی تا زنده ام یار تو هم از من چرا رنجیدی تا زنده از من چرا رنجیدی چرا رنجیدی سڵاو ڕێز و خۆشەویست وەرگرانی ڕوودا و بینەرانی پاشیف لە هەر شوێنەکەن لە شەوێکی دیکە و لە بەرنامەیەکی دیکەی پاشیفدا دەینەوە خزمەتتان پاشیف هەمیشە بە مناجات لە نیوەشە و دوای نیوەشە و ئەو کاتەی کە کاتی نزا و پاڕانەوەیە بە نزا و پاڕانەوەی زانە دیارەکانی کورد و کوردستان ئەوانەی کە هەم خاوەن پێگەی کۆمەڵایەتی گەورە و ئاینی گەورە بوون لەگەڵ هەردوو هاوکاری دەنگخۆشمان پەیامی عەزیزی و سەفقان هەمیشە پاشیف بەو مناجاتانەوە دەست پێ دەکات کە جۆش و خرۆشێکی جیاوازیان داوەتە پاشیف ئەمساڵ سڵاوتان لێبێ سڵاو لە تۆش تۆ نەفەرموو باشە تازە سوێنی سوێن دخوات دووبارە سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی دیکەی پاشیف لەگەڵتانین
من هەموو شوێک ئەڵێ وەکو هەموو شوێ بڕگەی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردن چکە بەڕاستی هەموو شوێک بڕگەی زۆر تایبەتان بۆ ئامادەکەین و ئامادەکارێکی زۆری بۆ دەکرێت پرۆگرامەکە بۆ ئەوەی کە باشترین پێشکەشی ئێوە بکەین و ئەم شەو دووبراوەکەشمان هەیە ئەوەی کە دێنە گێمان لێگرتن ئەو بەشداربانەی کە بەشداریان کردووە بەڵام باجارێ ئەوانی دیکە خۆیان بناسێنن ئەها پێمان دەڵێن ئەڵێنە دوای بەرنمەکە دانین لە کۆتایی بەرنمەکە ئاشکرای ئەەکەین ئەڵێ هەر لە سەرەتا بەڵام هێشتا کاتەکەی ماوە دەکەواتە ئێوە خۆتان بناسێنن دوێنێ سەفخان پێشببینی کردبوو کە ئەمانە براوە دوم گوتە زۆر ئەوانەی کە بینەرمان بوون دوێنێ شەو ئێستا دەزانن چێ براوە سازان بێکی دەرکەوە یعنی ڕیاضیات و سڵاو ڕێزی تایبەت بینەرانی بەڕێز دیسان لە ڕێگەی بەرنامی پاشی و لە کاناڵی جیهانی ڕوودا و میێوانی هێوە عەزیزانیم ئینشاءڵڵا هەر خۆش بن هەر سەلامەت بن هەر تەندروست بن هەموو کاتێکتان بەخۆشی و بەسەربولەندی بێ ئینشاءڵڵا ئامین یا رب العالمین شخوا هەواڵێ مگوتن پێشبر کامەژی بەردەوامە شخوار ڤیدیۆش بۆمە بگوێزن هون لە کوی دەرێ بن نەگەرنگە تەمەەن چ بژی نەگەرنگە هون کۆم بن یا کەسایەتێک تەنێ بێ تەنێ و شەرت و مەرجێوی ئەون گەلێک ژما دەپرسن شەرت و مەرجێوی چنم دشین ژمارە سەر تەلەفۆنی مە تەلەفۆن دیارە تەلەفۆن تێبیراتە کاک پێیا ئەژمارە تەلیفۆنی چ بوو 200964 750 475 307 307 مزبوط و باش بوو كنترول يلا انا يبيج ليه والله كنترول رقمك الرازي بيرات شو بلش ايميل جي اب روداو دوت نت باشيف ات روداو دوت نت باشيف ات روداو دوت نت وكار سر ويجي بشينن وكومنتي خدينك بهم تشلو دنك بدن نافي كسي تجي حسكر تاني حسكر تجي حسكر نافي ويلبن كومنت دين عم تجميرن كاك بسار وسيبان دهجميرن او شو سيباري وان جرام بكن باش دبن شو كسب سر كتيجه به التعليم بيجن أعمل البرومو جو داركن يلا بتش البرومو ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قصيدين خوي ولي روداوي ربشين لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەر شەو یەک کەس هەڵدەبژێرین لداويا رمضان يجي يكسي خلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 ينجي بإيميلا pashiv@rudao.net راج مراري چاوەڕوانتانین لهب ياون کاکە سەفخانی بەڕێز 00964 750 530 307 إيش هتشكي ديجي بيجم إيرو ميوانك مان هيا تايبته زور تايبته قسەکەی منە زۆر تایبەتە میوانك مان هيا زور تايبته بەڕاستی ئەوەی کە بێتە میوانی پارشی زۆر تایبەتە كاك دلبخوين داراي ميواني مبي دڵخێندارە كاك هون دبي چه هون دبي دلبخوين خ چۆنە بێ سەفقان لە پێشی بەرنامەکە هەمووی دەشکرێک پێشکەشکارم ئەو بەرنامە هەموو شتی تایبەتە بە زانێ یعنی زۆر جیاوازە لەگەڵ چێ نابێت بەشێرم ڕاستەخۆ خۆشە قسە دەکەیم لەسەر قەڵایە سەفخان تو چ بۆمە بێژی ئەڤڕۆ سەفقاندێنێشەوە پرسیارە ئەو یاڵاو یاڵاویانیشی يا الله يعني نەتۆ یاڵاو یاڵاو يلا ويلا ويلا يعني أنت ئەمزانم دەیم تورکیەوە لە بینی خۆمانە من و پێیان مامون یەڵا و یەڵاتێ منە یەڵانە يا الله ويا الله يعني دي يلا ويلا ويلا أنت إجا إيرو هلبستك حاضر كريد من دبر قالوا بلا باطن بويرا بو أفين الله أول شارك هجل سر عهدا ألستم تابروجا آخرين ملاي جزيرية سر عهدا ألست بربكم قالوا هزار رحمة لروحي باكي ملاي جزيري وهمو شعركاني بناوبانجي حرشوا باشا كردستان تماشفان أربيجنجي أوانك يعني سل الدنيا نينا أوانك هنا إن شاء الله أخوة تمني دريج وسلامتي والله آمين يا رب جيوان جنة به ده صفقان أم دبيجن دلبر وبرد ويد اللي أو تميل سر حسكرناه خدي دبيجن أكيد ملاي جزيري هاي تدري هذا الروم فرمو
من دبر قالوا بلا باطن بوير ابو ابي اجل سر عهدا الاستمطاد رجا اخري من دویل اشکراکم جارکی داغانه گفتم اورا ما دعا کوی تو اما حورا هاي من دبر قالوا بلا يا باطن بوير ابو ابي هجل سر عهد الاستمتاع برجاء آخري من دبل اشکراکم جارک داغانه گفتم اورا ما دعا گویی تو ام ای حور من دبل اشکراکم جارک داغانه گفتم اورا ما دعا گویی تو ام ای حور آهجدز جورا ابینه چپ کرم من بنده صبر و طاقت من نمالی بکسو درمانده گر بخوازی وربرانی بنده امتا زنده صبر و طاقت من نمال بکسو درمانده گر بخوازی وربرانی بنده امتا زنده هاي من لسر بدر منير مكتوب دي نقش سر بيقاني دنونا خط ريحاني دو صواد حاضري من سجدة بر لو خرق خوينه برفو بردر باغ وصالش هاتف حاردا حاضري من سجدة بر لو خرق خوينه برفو بردر باغ وصالش هاتف آوازی دای دەست خۆش دەست خۆش دەنگ خۆش ئەمژی مەلای زیری بوو سەفقانێ دەلال ئێستا کاتی ئەوەیە کە براوەی دوێنێ شەو ڕابگەێنی بەڵێ بەڵێ سەفقان پێشبینیەکە چی بوو دێنێ وڵە پێشبینەکە من قەهرەمان و ناریمان ئەوێ گدوان شاش بوو
ئەوە چۆن بزانی کاکە دوێ نیشانەی بارانابان و ئێمرنێتان و وێ دەنگدانێژی خویانە ئەم لاینەکە قارەمان بووە ئەو لاینەکە نەریمان بوو ئەرێوەڵە خویای زانە کاریزما ئینسان نەحرتش دەنگتەنەیە ئەستەمی دبێژم کاریزما ڕحی کوردیەکە پێ دەسترێ و هەلبەست و ئاواز و دەنگ دگێ هەفتوو مدیت ینی ئەو شەرت و مەرجیهانێت تێدە پەیدا دمش لۆمام گوت وێ زۆر بەڕاستی پیرۆزباییان لێ دەکەین خۆشم دوێنێ نای ئەو دوارم خوێندەوە و ڤیددیۆکەمان پیشاندان چاوەڕێین کە بۆ فیناڵ شتی جوانترمان بۆ ئامادە بکەن و بەڕاستی دەنگیان خۆش بوو شایانی ئەوە بوون کە بم بەبراوە با پێکەوە دووبارە ڤیددیۆکەیان ببینین و گوێبیستی دەنگیان بین مداتێکە هیچ ڕوومەتایە تاکەی بناڵم لەم خەمە هەروەکو جاران خاتەمە بابەز بێ ئینتیزاری من بابەز بێ ئینتیزاری من ئەی سەیدیە سەرداری من ئەی محرامی ئەسراری من ئەی سەیدیە سەرداری من ئەی محرامی ئەسراری من ئەی ئەحمەدی موختاری من ساڵەت لەسەر تۆ یاری من ئەی ئەحمەدی موختاری من ساڵەت لەسەر تۆ یاری من ئەگەر مناجاتیان مەداحی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەڕێ چاوەڕوانتانی لەهێلیاوە پەیامی عەزیزی بەڵێ قوربان جێبیستی دەنگەکە بووین دووبارە داڵێ کاخارەمان چۆن کاکەری. چیان پێ دەڵێ چۆن ڕێنماییان دەکەی بۆی خۆیان ئامادەکەن بۆ فیناڵی وەڵا بۆ کاکە قارەمەوە برا بە ڕێزانمە من سپاسیان لێ دەکەم و ئینشاءالله بۆ ئەوانەی کە بۆ فیناڵ دەڕۆن ینی ئەو سی کەسێ ئەبێ لە هەموو بوارەکان دەرەجە یەکی دەرەجە یەک بێ ینی لە تەکس ینی شعر ئاهەنگ تەنزیم سەوت زۆر ئەبێ شتێکی جیاواز بین لە هەموو شتەکان ئەبێ زۆر فکری لەسەر بکەن ئەوانە کە دەیانەوەی ئینشاءالله لە فیناڵ بن هەل لە ئیستۆ هەل لە ئیستا مەجالیان هەیە ئەوانە کە چوون و ئینشاءالله ئەوانە کە لە شەوانی ینی لە داهاتوو دەڕۆن خۆیان حاضر بکەن لە هەموو بوارەکانێک ئینشاءالله ئاهەنگێکی زۆر باش بە ستایلێکی زۆر خۆش تێکسێکی باش ئاهەنگ تەنزیم یعنی شتێکی بێ کە ئێمە واقعان حەزی لێ بکەین هەڵبەت ئاهەنگ ینی سرود و مناجاتەکە ڕۆژهەڵات ئێوە دەڵێن ئەو مناجاتە ئەو مەداحانە بە ڕێزانە ئینشاءالله بزانم چیەکەن کە ئینشاءالله ڕۆژ بە ڕۆژ کاکە دکتۆر مەبەستی من ئێمە و دۆستان وایەوە چییە کە ئێمە ئەو پێشبەرگەمانە ئێمە بەرگوزار کرد بۆ ئەوەی کە موسیقی تەسەوف و عرفان ڕانەوەستێ چون بنەڕەتی موسیقای کوردستان کە تقریبان 600 ساڵ تا 700 ساڵ مێژوو هەیە موسیقی تەسەوف و عرفانە شعری شەر بە هەموو شاعرەکان لە تەریقەت و لە تەسەوف و لە عرفان بوونە ئێمە مەبەستی ئێمان ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ موسیقی تەسەوف و عرفان بەرەو پێش بڕواتن یعنی حرەکەتی بێ حتمما ئەمەش دەرفەتێکی زۆر باشە پاشیف لە ڕەمەزانە و هەمیشەش لە ڕەمەزاندا خانەوادەکان خەڵک زیاتر سەوزە و میوە و ئەو بابەتانە دەکرێت بۆ خانمان بە تایبەتر زۆر بەڕاستی لە مانگی ڕەمەزاندا سفرەخوانەکان زیاتر ڕازاون و ئیشەڵا خۆی گەورە بەرەکەت بخاتە سفرە و ماڵی هەموو کەسێکەوە و زیاتر خەڵک پێداویستی ئەکڕن چکە ئەو کەسانێک کە بە ڕۆژون زیاتر حەزیان بۆ خواردن دەچێت اینجا ئێمە میوانێکمان هەیە ئەم شەو میوانەکەمان ڕەجەب عەزیز سەرۆکی ئەنجومەنی عەلوەی هەولێرە زۆر بەخێر بیت کاک ڕەجەب مانگی ڕەمەزان پیرۆز بێت زۆر بەخێر بیت وەڵام خێر هاتن ڕەمەزان و پیرۆز دکن لێوەش پیرۆزبی سپاستان دەکەم باسمان بۆ بکە بزانین ڕێژەی کڕین و فرۆشتنی میوە لە ڕەمەزان زیادی کردووە مەڵێ بێگومانەوە هەر تۆزی توات دەنگ سەوتت هەر کاتی ڕەمەزان دێ یعنی خواز لەسەر سەوزەمی وە
یەکجار زۆر دەبێت یعنی ئەگە لە پێشی ڕەمەزان 150 بێ دەفتە 100 یعنی دوو بەرامبەر واز لەسەر سەوزەمیەوە زیاد دەبێت لەسەر ئینتاجی هەرێما کوردستانە ئەیش دەربە هاوردە دەبێ ئەو ئینتاجێک کە ئێستا مەوجودە کە ئێستاش مەوجودە هیچ ئینتاجێک خۆمان نیە هەر هەمووی هاوردەیە کاک ڕەجەب لە ڕەمەزان قیمەتەکان دەڕواتە سەر یا بەڵێ وەڵاهی دەمێنێتەوە ئەو کاتێکە زۆری سەوزۆمیوەکان ئەو ساڵەکە بە ناشکری نەڵێن ئەو کەش و هەوایە زۆر تەسیری کرد ئەگەر کەش و هەوا تەبیعی باوەکو ساڵانی پێشوو دەبا ئەمە لە مانجی چار کە داخلی مانجی چار دەبی زۆر بەرهەمی خۆمان پێ بگەیش بە بەس ئەو سارەکە ئەو ساردیە کە پێشی ئێستا هات هەمووی سووتان یعنی بێگومان مانگە کە تا مانگونی وەک تاخیر بوو ئێستا هیچ خۆمان پێران نەگەی دەبا ئەوە یەکی سار پێرابگە ئێستا یەکی 5 یڵە ینی ئێستا لە عەلوا هیچ بەرهەمێکی خۆماڵی نییە سەوزەومیوە بەدەگمەن هەیە بەدەگمەن ینی ئێستا بۆن بوونە تازە خیارێکمان پێراگەی وە 5 بازاریش پڕ ناکاتەوە ئەمە هۆکاری گرانبوونی سەوزەومیوەیە یان هۆکارێکی تر نەخێر گرانبوونەکە هەر لە کنەمە نەبوو گرانبوونەکە لە ئەو کە شوێوایە تەسیری بەس لای ئێمە نەبوو لای ئەو وڵاتانەی دەوروبەریش بوو بێگومان لە ئێرانی شەرگران بوو لە تورکیا شەرگران بوو ئێستا بەنسبەت میوە زۆر گران نەبوو بە سەوزە زۆر گران بووە بۆچی هۆکار چیە لەوێش گران بوو و لێرەش گران بوو ئەو کەش و هەوایە تەسیری کرد لەسەر عام ئێستا بۆ نمونە ئێستا پێشترێ ئەمە ئەو کاتانە لە سووریا ژۆماندات ئەو سار سووریاش سەوزەی نەبوو لە ئێرانەوە دێتە هەولێر لە هەولێر دەچێتە سووریاش یعنی ئەمەشمان کەوتە باشە وتێک لەمە پێش ئەو هەڵوژە سەوزەی کە لە بازارەکان ئافرۆشرا بە 110,000 120,000 ئێستا شەر لەو نرخەیە نانە دابەزیوە ئێستا ئایتر گرانترین مێوە چییە لە بازار وەڵاو هەڵوژە ترشەیە ئێستا لەوە گرانتر نییە بە چەنە ئێستا بە قورآن ئێستا دەوری 25,000 کیلۆی کیلۆی 25,000 ئەنجا گەڵامیش گرانە گەڵامی و باشتە ئەدا ئەرزان بۆ ئەوڕۆکە لە علووە بە 5,000 و کیلۆی کیلۆی 5,000 بەڵێ پێش ئێستا گەویشە تا 30,000 ئەی ڕێواز ڕێواز میوە بەهارێکانەوەی کە خەڵک حەزیان لێتی ئەوانەی کە ئێستا میوە بەهاریانە ئەوانە خواستێکی زۆری لەسەرا کەمە زۆر نەبوو ئەگەر زۆر بێتە نەویشدا دەبەزێ بەس کەمە باشە تۆ وتت هەمووی لە دەرەوە دەهێشتا بەرهەمی ئێمە پێ نەگەیشتوە زیاتر لەکوێ دێ ئەو بەرهەمانە ئێستا زیاتر بەنسبەت سەوزە لە ئێرانەوە دێ سەوزە بەس میوە لە تورکیاوە تقریبان بە ئێران و بە تورکیا 100 بازارەکەیان گرتووە لە سەوزە و میوە ئەوی تریش 100 مسریمان بۆ دێ تا عەدێک جنوبی ئەفریقیای دێ کەمەک ئێستا پێشترێ زۆرمان بۆدات بەس کەمەک ئێستا ئۆکرانیا شەر ماوە دێ ینی بۆ نمونە ئەو ڕۆسێوی ئۆکرانیمان هەبوو هەندێک بەحزە شوێن هەیە لە ئۆکرانیا دیارە شەڕی تێدا نیە ئەو منتیقانێک کە سێ و شتیوانە لا هزار لێوێن دەرێوە دێ لە جنوبی ئافریقا چی دێت بۆ کوردستان لە جنوبی ئەفریقیا مەنگە دێ ئەنەناس دێ ئەو شتانە دێ لە ئەمریکا منتیقی ئەکوادۆر ئەوانە مۆز دێ ئەوانە لە دوورە ڕێگاکان بەڵێ بە زۆری لە ئەکوادۆر مۆز دێ تشتێک گوتێ دەرەجە یەک تێ ئێگ و هاوردە دەبێت دەرەجەیە ئاکوالیتی بنسبەت مۆزی کوادۆری و منتیقی ئەمریکای لە هەموو مۆزەکان لە جنوبی لە فلیپین و لە مسری و لەوانە لە هەمووی باشترە مقاومەی زیاترە مۆزەکانی تر احتیمال لە تامیان شیرنتر بێ بەس ئەو مقاومەی نابێت لە ئوردن تشتێک نایە هاوردە نابێت لە ئوردن ئێستانا پێشترێ زۆرمان بۆدات بەس ئێستا نایە لە ئوردن باشە بازاری میوە و سەوزا هەر بەم جۆرە بە بەرزیە مێنێتەوە یاخود ئەگەرێکی هەیە نابێگومان سەوزە میوە گۆڕانکاری زۆر بەسەدادێ احتیمالە شەو ڕۆژێک پێ بچی نرخەکان زۆر فەرق بکە ینی ئێستا بۆ نمونە تەماتە ئێستا ئەگەر نەبێ لە بازار ئەگەر چیلۆی بە 1000 دینار بێ دەستە 10,000 دیناری زۆر تەبیعیە ینی خەڵک هەر دەبێ بیکڕێ هیچ چاری نییە ئەگە زۆریش بوودا دەبەزێ خۆ دکتۆر پیوازی مە هەبوو مەژی و چاندنیا مەژی هەی پیوازی مەدوستی مەدما بوو نزار ڕوش چاوای تێژ ڕۆژاوای کوردستانی ژوەرتین پیوازی دۆرمە گەلک دێن ئەوی درێژ باشنەوە ئەو گەلک باشە 500 دیناری ئێستا هەمانە ساڵ ڕۆژاوای کوردستانی پیوازی درێژ بزانم لە شوێنی تر دێتە ئێرە هەولێر لە هەولێرش دەینێرن بۆ نمونە باشووری عێراقیان بۆ شوێنی تر دەینێرن بەس ئێستا کە بڕیارێکی دەرکرد حکوومەتی عێراق بەر لە 2 ڕۆژ تقریبان 35 مادە لێرکوانەوە لێ ناگەڕێ بڕوا بۆ ئەوێ چی وڵی سەرەکیەکان چی سەرچەکان ئێستا بنسبەت تەماتەیە خیارە یعنی کوولەکەیە باینجانە ئەو شتانە زۆری هەیە ئێستاکە بەس ئەوەی لێ بگەڕێ پەتاتە لێ دەگەڕێ پرتەقال لێ دەگەڕێ هەندێک شتێ لێ دەگەڕێگەنا زۆری لەبەرچی نایڵێ بە حیساب ئەلەساز لەم ناوە خۆیان
هەیەیان لەوێ پێگەیشتێ بەروو بووم پێگەیشتێ بەس ینی کەم زۆر نییە ینی لە خۆیان زیاد ناکە ئەمە نەبۆتە هۆی ئەوەی کە لێرە نرخەکان دابەزن لەبەرەوەی ناتوانن بینێرن بۆ ئەوێ لەبەر ئەوەی نەبۆتە هۆی ئەوەی لە شوێنی خۆی گرانە چکە ئێمە ئێستا لەسەر تەڵەبیات ئەگە بزانین ئەوان تەڵەبیات زۆر دێن لێرە دەبن ئەمەش زیاتر دێنین ئەگە بزانین نایە ئەمەش ناینین ینی لە قەدەر بازارەکەی خۆمان دێن ئەی باشە پرسیارێک وەختی کاتی نەورۆز و مانگی سێ و کاتە وەزعی کەلوپەلی یاپراخ و دۆڵمە چۆن بوو لە علوە والله بێگومان ئەو کاتانەی مناسبات دێ ئەو شتانە خواستی چی زۆر زۆر ئەڕوا لە کاتی مناسبەکانە والله کەرستەی دۆڵمەی هەر زۆر زۆر دەڕوا ئەوە لە کاتی پاقلێ و شویتەوە ئەوەی ئافرەت مەرەقیبی ئەوە هەر زۆر گران دەبێت ئەوەی پیا مەرەقیبی هەرزانە باشترە ئافرەتان زۆر گرانە کاکە ڕەجەب لە کوردستان ئەو میوانەی داپۆشرا و بەڵێ ینی هەیە زۆر کەم هەیە بۆ ینی لەسەر ئەوانە زۆر ئیش ناکەن کە مەسەلەن ئەوە دەبێ پلانێک هەبێ ینی وەکو وەزارەتی کشت و کاڵ دەبی پلانی هەبێ بۆ شتانە یعنی ئەو خانی پلاستیکی ئێستا سەردەمیانەی کە لەو دەوڵەتانە هەیە لە دراوسەکانمان هەیە بەزستان و هاوین ساردی و گەرمی تێدایە یعنی هەموو کاتەکان ئەو بەروبوومانیان هەیە ئەمە ئەو شتەمان نییە ئەمە بەخوا لەو کاتێکە جنجرابێت ئەڵی ١٧ ئیسەر بازاری میوە و لە دەستی ئێران و لە تورکیا ئەگەر ئێمە میوەی داپۆشراوە بێ لە کوردستان زۆر زۆر ئەو دەرسە دەتێتە خوایانی ئەو لە سەداکە ئەبێتە سی چل ئەبێ هەر نامێنێ ئەگەر ئیش لەسەر ئەوە بکرابە لە ئەساسی و ئیش لەسەرەوە بکرابە بەروبوومی کشت و کاڵی خۆمان هەمووی خانی پلاستیکی وەچی ئەوان کە هیتمان لەبەرەوەی ئەمە یعنی کەش و هەوای مەستی لەوان کەمتر نییە ئەرزەکانمان هەموو شتەکانمان ینی هیچی لەوان کەمتر نییە بەس مالە سەفەمە کاک ڕەجەب پرسیارێکمێ بەڵێ ئەو پرسیارە زۆر خانمانەیە بەڵێ ئێوە ئەو شلک فراولە خۆتان خەڵکی لەر پێڵم فراولە چۆن هەڵیەگرن لە ناو ئەلوەیە چونکە ئێمە کەیکردنی بینەوە ماڵەوانێ ئاوێکی پیاکەین لەسەر دانین هەتا بەیانی کە ڕووی کردووە ڕاستەکە ئەوە زۆر ناسکە کە دێ لێوێندەرێ زۆر بە سەریعی دێ بە سەلاجە دێ بە ساردکەرەوە دێ لێرکوانشکە دەیفرۆشین هەتا لە ناو ساردکەرەوەکەوی ئەوەی خۆمان هەوای دەرەوەی لێ نەدا بێ باشترە خۆی ڕدەگرێ بەس کە دوکاندار کڕی بردی لەوێ لەبەر گەرما داینا تۆ دەچی لەو دەکڕی تۆزێ مشکلەی بۆ دروست دەبێت لەبەرەوەی زۆر سریع تێک دەچێت یەکسەر کە ڕۆکات هەمووی بزە بدوایە ئەوە دەبی کە کڕیشت دوای ئەوە بکری یەکسەر بیخۆی نابێ بمێنێتەوە لە ناو لە ماڵەوە بەڵێ لە نزیکە دەبواە ئێستا بەرهەمی خۆماڵی هەبا وەکەوەی تووتت بەڵام بەهۆی ئەو کەش و هەوا و ئەوانە کاتێک کە بەرهەمی ناوخۆ پێدەگا بەرهەمی ناوخۆ کوالەتی باشترە و بەتامترە یان ئەو بەرهەمانەی لە دەرەوە دێن نەخێر ئەو بەرهەمانەی ناوخۆمان زۆر خواستیشی لەسرە زۆریش باشترە لەبەرەوەی لە تام و لە هەموو شتەکان ئەوەی خۆمان باشترە یعنی هەر کاتێک ئێستا کە بۆ نمونە ئێستا خیاری ئێرانیمان هەیە کە ئەو خیاری ئێرانی بە 500 دینار بێ ئەوەی خۆمان چلۆ بە 700 دینارە دایمەن 200 دیناری زیاتر دەکات خەڵک زیاتر خواستی لەسەر بەر خەڵک زیاتر خواستی لەسرە بە زۆر جاری زوتیارەکان گلەی لەوە دەکەن کە بەرهەمەکانیان ساخ ناکتەوە ئەو کاتێکە ئەوە هاوینان لە مانجی 6 و 7 و 8 وتانەوە ئەو سێ مانگا وەروبوومیمە هەمووی پێکەوە بێڕادەکان کە هەمووی گەیشت شوێنێک نییە بیبی هەر ناوە خۆمە لە ناو خۆشمان زۆر زیاد دەکات بێگومان ڕاست دەکات ئەو ساڵ زووتری پلانتاندانناوە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ لێ پرسراوان بۆ ئەوەی تووشی ئەو حاڵەتە نەبین ئەوەی کە پار زۆر جار گەیشتەوەی کە خۆپیشان دانیش بکرێ هەندێک حاڵەت بڵێ وڵی ئەوە وەزارەتی کشت و کاڵ لە بەرنمەیاندا و زۆر دانیشتنیشیان کردێ لەگەر حکوومەتی ناوەند لەگە وەزارەتی کشت و کاڵی ناوەند یعنی تەنسیقێک هەبی لە بینیانە لە تەنسیق هەبێ ئەو کاتێک تەنسیق بوو چکوان زۆر جار وایە بەروبوومیمان لە کوردستان پێگەیشتووە ئەو دەرگای بەروبوومی دەرەچی کردوتەوە لەولا کە کردوتیەوە لێرکوانە لێوێن دەرە یەکسەر تەسیر لە تۆ دەکات لەبەرەوە مە چوار پارێزگامان لە بەردەستا ئەگەر نەڕوا بۆ ناوەوە ناوەڕاستەوە هەموو ساڵێ وای لێ دێ بەس ساڵی پان لە پێرار باشتر بووین لەبەرەوەی ئەو معمەلی دۆشا و ئەو شتانە ئیشی کرد تقریبا پارەکە وەسعی جوتیار باشتر بوو لە پێرار بەس پێرار زۆر خراپ بوو زۆرترین بەرهەمی هەرێمی کوردستان چێ ئێستا ئێستا یان هەر ساڵانە قەزن ساڵانە و ئێستا ساڵانە زۆرترین بەرهەممان ئەمە پەتاتەمان زۆرە یعنی زۆر لە خۆمان زیاترە بوو هەتا مانجی 12 یعنی کە پێ ڕادەگاستا یەکی 5 پەتاتێمە لە کوردستان دەگا هەتا مانجی 12 بەشی هەموو عێراق بە زیادەوە لە کوردستان هەیە ئەی لە مانگی ڕەمەزان زۆرترین خواز لەسەر چی هەیە
لە مانجی ڕەمەزان زۆرترین خواز لەسەر خورمایە خورما زۆر خورمان لە کوێتی لە کوێتی والله خورمای خۆمان عێراقی هەیە بەس کوالێتەکەی خراپە یعنی ئەو خورمایە باشە نەماوە ئێستا بە زۆری خورما لە ئێرانەوە دێ لە سعودیاوە دێ لە فەڵەستینیشەوە دێ کامەی گرانترە نرخەکەی گرانترینەکەی فەڵەستینیە لە چەندە چیلۆی چیلۆی تقریبان هەتا 16,000 دەڕوا 16,000 بڵێ لە بازار زۆر زیاتر داوا دەکەن بڵێ بە 20 بە 25 زۆر گلەی خەڵکی دەکەن لە کوالیتەکەی کاکە ڕەجە بڵێ خەڵکی زۆر گلەی دەکەن لە کوالیتەکەی خورمای خۆمان کوالیتەکەی باش نییە ناڵێم هەمووی خراپە هەیتمانەوەی عراقی بەس زۆر کەمەوەی کوالیتی باشە ئەوەی کوالیتی خراپە ئەومان زۆرە بۆنمونە پێی دەڵێن زەهدی ئەو زەهدیەمان زۆرە خواز لەسەر ئەو زەهدی خۆ ئیرۆژ ڕۆژاوای کوردستانی ئەس باوەڕکم بریارێک دەرکەت گۆ دماگی ڕەمەزاندێ تشتێک کەل و پەلێک خەلک حەوجەداری وێنە بەس دەرکەوت دەربە ژانزام حەیانە حدود بەکری تێ کەل و پەل دەڕوم تێن هون بڵێ نەخێر ئەوانەی ئێستا کە تقریبان ئێستا کە ئەوانەی کە لە سووریاوە شتێکی وامان لە بۆ نایە لە ڕۆژ ئاوە شتێکی وامان لە بۆ نایە زیاتر لە لای ئێمە دەڕوا بۆ ئەوان ستا ڕۆژانە تەماتە خیار پەتاتە عەفو ئەو شتانەمان زۆر دەڕوا خاستن تەماتە هەر زۆر ڕۆژانە دەڕوا لە بۆ بەس کاک ڕەجەبی پرسیارێکی ئاخر ئەو میوە لە ئێرانیە لە تورکێت یا عەلوە لەسەر حدود ڕای دەگرن گومرکوەوانە مەسەلەن لەسەر ڕای دەگرن ئەو بارەکان بە خودای بەخۆی سەوزۆمیوە لە هەموو شتەکان سریعتر دێتە ژوورەوە ڕادەگیرێتە ئەو فاسو ئەو کوالیتی و ئەو شتانە هەروەکو پێویست یعنی ڕۆژانە 3 ساعتی پێدەچێتە یعنی لەسەر کوالیتەکەی تاسیری نییە ئەو گیردانەوەی لەسەر حدود ئەگەر نەخێر ئەوەندا 2 ساعتە تا فاسو ئەو شتانەی بۆ دەکرێت کە گەر خراپێ لێ ناگەڕێن داخل بێت بەڵێ ئەگزا ئەو شتانە بە تۆزێک تاخیری دەکە ئەمەش مەزبوطی بەدەستێوە دەگەیت بەڵێ عیبی نییە هەرویستیشم ئەوەش بڵێ معنی بۆ مانجی ڕەمەزان ئەو ساڵەکەمە ئەوەکمان پێشکەشی جەنابی پارێزگار کرد لە بۆ خورما لەبەرەوەی خورما هەر نەبوو لە بازار خواستیشی زۆر لەسەر بوو ئەویش بەهانای خەڵکەکەەوە هاات ینی تقریبان دەڕۆژ ئەو مەرجی عازیۆمەرانی کردەوە گەنا مەمنوعە نابێ خورما بەی شێوازەک بێ باش بای مانجی ڕەمەزان زیاتر داخل بوو لەخوا بە زیاد بێ دەستیان خۆش بێ زۆر سپاس عزیز میوانی پاشیف بووی زۆر زۆر سپاس بۆ جنابێت پاشیف بەردەوامە زۆر جار لێرە و لەوێ من زۆر جار پرسیارم لێ کراوە هاوکاران لەسەرەوەی ئەم هەموو مەزهبە لە ئیسلام چییە بۆ دەبێ شافعی حەنەبی حەنەفی مالکی حەمبەلی ئیدە مەزهبی دیکەشمان هەیە ئەرێ کامەی ڕاسترە ئەرێ دەکرێت ئێمە لەسەر هیچیان نەبین ئەم پرسیارە زۆر جار ڕوبەڕووی ئێمە دەکرێتەوە لەبەرەوە ئەم شەو ئەم پرسیارەمان کردوتە مژاری پاشیف و لە سوۆسیال میدیای ڕووداویش خەڵکێکی باش و قسەی جددی لەسەر بابەتەکە کردبوو بۆ ئەمەش میوانێکی تایبەتمان هەیە بەڕێز دکتۆر مەولود گۆران پسپۆڕی هزری ئیسلامی هاوکات مامۆستای زانکۆ دێتە لامان و میوانمانە لەگەڵیدا گەنگەشەی ئەو بابەتە دەکەی بەخێر خێراتی ڕەمەزانە لەگەڵ ڕەمەزان و زانکۆ و مزگەوت و خوتبە و دەڕوە باشە باشە الحەمدولله دکتۆر مەولود ئەو پرسیارە ئێمە کردبوومان لێرە و لەوێ جارجار لە توشکرای ئەو پرسیارە بڵێنە تو ئەرێ ئێمە کام مەزهب باشە پەیڕەوی بکەین بەناوی خدای بەخشندە و مهرەبان دەستان خۆش بی سەرکەوتو بن ڕەمەزانی هەموو لای قبول بی مەزهب شتێکی مێژووی ئیسلامیە بە هەموو تەوایف و مەزهبەکانی ئێستا کە
ناویان هەیە ئەگەر ئەمە بمانوێ باسی مەزهب بکەین طبعاً دەبی لەسەر ڕەهەندەوە قسەی لەسەر بکەین ڕەهەندێکی سیاسی ڕەهەندێکی کۆمەڵایەتی و مێژووی ڕەهەندێکیش ئاینی لە ڕووی ڕەهەندی ئاینی وەک قسەی لەسەر بکەین ئەمە سەرچاوی شریعەتی ئیسلامیمان هەیە نابینین مەزهب سەرچاوەک بی لە سەرچاوی شریعەتی ئیسلامی لە مێژووی مسلمانان کەس نەیکردی بە سەرچاوە سەرڕای ئەوەش لە ناو سەرچاوەکانی شریعەتی ئیسلامی کەسیان ئاماژەیان بەوە نەکردووە کە مەزهب واجبە سنەتە حرامە مەکروهە مباحە کە ئەو پێنج حکومەمان هەیە لە حکمی شەرعی یعنی نە قورئان باسی کردووە نە سونە باسی کردووە نە مەسادرەکانی تریش و سەرچاوەکانی تریش باسییان نەکردووە ئیدەن لە ڕووی دینیەوە مەزهب شتێکە دانراوە هاتیتە ناو کۆمەڵگای ئێمە واتە لە ڕووی دینیەوە هیچ دەقێکمان نییە لەسەر هەبوونی و نەبوونی ئەوە لە ڕووی ڕەهەندی دینیەوە لەسەر ڕەهەندی دینی ببوورە دکتۆر مەولود یعنی دەکرێت کەسێک مسلمان بی لەسەر هیچ مەسەبێک نەبی ئەمە ئەسڵەن وەکو باسم کرد کە هیچ دەقت نییە لەسەر بابەتێکە ئەتو ناتوانانی ملزم بی یان کەس ملزم بکەیت ئەمە ناتوانین خەڵک ملزم بکەین لەسەر مەزهب خەڵک ملزەمە لەسەر قورئان و سونە کەوا ئەسڵ وایە ئەو خەڵکە لەسەر مەزهب نەبی وەکو باسم کرد ئەسڵ وایە ملەتان باوجم بچمە سەر ڕەهەندی مێژوویەکەی نزیکەی 1000 ساڵە ئەمە مەزهب هەیە بە هەردوو تایفەی گەورەی شیعە و سونە لە ناو ئەوانەشە مەزهبیان فقهی هەیە هەر یەکیش بە شوێن و زەمن یان بە معنایەکتر وڵاتەکان گۆڕاوە ئەوەی لای خۆمان مەشهور و باوە چار مەزهبمان هەیە حەنەفیەکان و شافعیەکان و مالکی و حەمبەلیەکان هەرچەندە ئەمە زاهیریشمان هەیە و ئیباڵیمان هەیە و زەیدیمان هەیە و جەعفەریشمان هەیە هەمووی نزیکن لەوانە و معمولیشە لە زۆرێک لە وڵاتان وەکو یەمەن وەکو فەڵەستین وەکو سەڵتەنەی عەمان ئەوانە هەمووی بە مەزهەبی تر ئیش دەکەن هەر سونیشن و مسلمانیشن ئەو ڕەهەندەی کە پێی دەڵێن مێژووی کۆمەڵایەتی هاتووە هەتا ئێستا خەڵکێکی زۆر ملزم کراوە لەسەری بڕواتن طبعا ئەوە بەڕاستی لە ڕووی ڕەهەندی دینیەوە ئەوە ڕەت دەکرێتەوە ئەسڵەن ئەگەر ئەمە وەکو ئاین قسە بکەین مامۆستایانی ئاینی نابیم خۆیان ملزمکەن بە مەزهبێکەوە مامۆستایانی ئاینی ئەسڵەن دەگوترێت حرامە بۆ ئەوان جائز نییە لۆ چونکە ئەو خەڵکەی کە نەخوێندەوارە بە معنایەکی گشتی عامە چاوی لە دەستی مامۆستایە لە زمانی مامۆستاکەیە ئەسڵ وایە ئەو مامۆستایش اقتیدا و پێشەواکەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم نەک کەسەشی دی چونکە ئەمان لەسەر چاوەکە هەڵخوڵاوی ئاوە سافیەکە وەڵگرین باشتر لەوەی 5-6 قۆناغی تر ببڕین بۆ ئەو مامۆستایە ئەگەر خۆی ملزم نەکە بە مەزهبێک دەتوانی حەلی مشکلەی ئەو هاوڵاتیە بکە کە دێتە لای مامۆستاکە جاری وایە مامۆستایی ملزم بە مەزهبێکی دیاری کرا و نەیتوانیوە حەلی کێشەی هاوڵاتیەک یان عائیلەیەک یان خێزان یان بابەتێکی معاملاتی بازاڕی نەمانتوانی و حەل بکەین حتا ئێستا جاری وایە ئەوەندە خۆمان مقەیەد کردووە لە بابەتی حەج و عومرە بە ناچاری خەڵک ئەسڵ وایە وان نەبیتن ئەسڵ وایە ئەمە بەجێ پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا هەموو ژیانی سەحابەی پێغەمبەری خوا هەموو ژیانیان تابعینیش هەموو ژیانیان لە هیچ مەزهبێک نەبوونە بله دکتۆر شخوا يعني خودی تعالى عز وجل مرۆڤ ژی ئینسان ژی ئلزام نەکری إلا بإسلام فمن شاء فليكفر من شاء فليؤمن ئەمە بابەتێکی غەیری إنسان حر ئازادە إنسان حر ئازادە تمام يعني د قرآن هاتی إنه إنسان ملزم بواسطة نابرة عبده خودید هبه باشتر يعني أجر واسطة هب شيخك هب مريدك هب تشتك هب ناجائز نییە کەس نییە لە بینی عەبد و لە بینی خوای وإذا سألك عبادي عني فإني قريب باشتر مباشر بيزور أجر أو آياتي دكتور خندي وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون أو آيات أصلا هذا قولي باز نكردوا يعني أي محمد بيان بلي قولكش لابا يعني ناس توخو خوي جورا بيوندي بقى بعبده يعني كزنية لبيني عبدو خوي هر کەسێک بوو واسیطە لە بینی عەبد و خوای ئیتر بەشێکە لە شرک ماوان مەزاهبە ئەوانە دین هەسانتر کرد سەهلتر کرد یعنی ولا زەحمەتتر کرد ناتوانین بڵێن زەحمەتی کردی و سەهلی کردیە خۆی
کە دەڵێن مەزهب ئەسڵێکی دینی نییە ئەی چ دەمینێتەوە ئاڕایی چەند کەسانێکی بەڕێزی زەمنێک بوونە بەڵام بەداخەوە سیاست لە پشتی بابەتەکە بووە لە پاشوان بووە بە مەزەب چونکە ئەو چار مەزەبی کە ماسمان کرد بەخۆیان نیان گوتیە وەرن ئەمن مەزەبم دانا و ئێوەش لەگەڵم بن ئەوە یەک دووەم بەخۆیان لەوانە شافعی ڕەحمەتی خۆی لەوانە ئیمامی مالک لەوانە ئەبوو حەنیفە بەخۆی هەرسێکیان وەکو ئەوەی واردە لەوانەوە دەڵێ هەر کاتی ئەمە قسەکمان کردی ڕە و ئارا و بۆ چوونەشی داومانە بۆ خەڵک پێچەوانە بوو لەگەڵ قورئانە و پێچەوانە بوو لەگە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیمە لە دیواری بدەن قسەی ئێمە لابن قسەیوان بێنە پێش باشە ببڕە دکتۆر وەکو چۆن مەزهبەکان هەیە و هەنێک خەڵکان شوێن کەوتوی مەزهبەکانن ئێوە ئەتوانن دیاری بکەن کامیان باشترینە کامیان باشترە بۆی کە دوای بکەوی یاخود هەمووی یەک ئاستن ئەمە ناتوانن بۆ خۆم ناتوانم لەبەر ئەوەی پێشم وان نییە مامۆستایانی ئاینی خۆیان ملزەمکەن بە مەزهبیەکە کامیان باش و کامیان خراپە ئەمە بابەتێکمانەیە دکتۆر دەزانی پێی دەڵێت تەلفیق واتە هەڵگرە لە هەر مەزەبێک لە هەمووی باشتر و ئاسانتر و سوکتر ئەوەیان بەلایکی کامی لە هەمووی ئاسانتر بی خۆشتر گونجێ لەگەڵ کەسەکە بەلای من باش نییە شتەکە ئەسڵەن ئەوەش دەبی لا ببرێ وەکو چۆن مەزەبەکەش دەبی لا ببرێ ئەدی چ بکەین دەبی ئەوە هەڵبژێرین کە موافقی قورئان و سونەیە یعنی ئێستا بۆ نمونەکی بەسیط بینی لەسەر دەستنوێژەکەەوە بابەتێکی زۆر عامە و هەموو خەڵک باسی دەکات لای ئیمامی شافعی دەشتێ لای ئەبوو حەنیفە و مالیک و ئەحمەد ناشتێ لای ئەبوو حەنیفە بە مطلقی ناشتێ لای ئەوانەی تر ئەگەر بە شەهوەبی دەشتێ ئەگەر بە شەهوەبی ناشتێ ئێستا ئەتوو ناتوانانی بڵێ کامیان لە هەمووی باشترە کابرای زانا بەدین دەبی بگەڕێک کامیان نزیکترە لە ئاەتەکەی کە دەفەرمێ باسی ئەو لامەستم النیسا فەهمەکە و کامیان نزیکترە لە ئەعمال و ئەفعالی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک گەشتی قەناعەت ئەتوو مەجبوری بەو قەناعەتە ئیش بکەی کە بەڵگەیە نەک ئەوەی ئەتوو ئێستا لەسەر مەزهبەکەی لۆی هەندێک لە مامۆستایان بۆ نمونە پێیان وایە بەڵگەکان بە قووەتە ناشتێ بەڵام لەبەر ئەوەی خۆی مقەیەد کردووە مەزهبی ئیمامی شافعی دەڵێتن دەبی بشتێن چکە ئەمە شافعینە لەو حاڵەتە بە حەقیقەت ئەوە دوو گونەحە یعنی گونەحێک بۆ خۆی کە ئاستێکی زانستی پیا کردیە نابی وابی ئاست دووەمیشە شعبێک ملەتێک پەروەردە دەکات لەسەر ئەو بابەتە کە نزیکترە دوورترە لە سەواب پێم وایە پێم پرسیاری هەیە بەس ئەمە بۆ مشتەهیدە دکتۆر مەولود من دەڵێن ئەگەر کەسێک بگاتە ئاستی ئەوەی ئیجتیهاد بکە کۆشش بکەن نابێت تەقلید بکە بەس مامۆستایانی ئاینی خۆمان ئەو ئاستیان هەیە کە ئیجتیهاد بکەن تاوەکو حەرام بی تەقلید بکەن ئەگەر قسەی لەسەر بکەین دیسان دەچینە سەر بابەتێکی تر کە ڕەهەندە سیاسیەکەی بوو من قسەم لەسەر نەکرد یعنی ئایا مەزهب چێداینە لۆ گەورە بوو هۆکارێک هەیە لە پشتی ئەو بابەتە وەکو سیاسەتی و دەوڵەتی عەباسیەکانی ئەو سەردەمە یعنی ئەوان تەئید و تەنزیری ئەو بابەتەیان کردووە یان هەرەوەتەیە خۆڕستە خەڵک دروستی کردیە طبعا ئەکید خۆڕز نییە چونکە دەوڵەتی عەباسی کە دەوڵەتی ئەمەوی ڕووخا ئەم دەوڵەتی ئەمەوی نەیتوانی بوو بناغەیەکی بتەوی دەوڵەتی داری دابمەزرێنی عەباسیەکان کە هاتنە سەر حوکم سەیریان کرد وڵاتانی تر هەن دەستوریان هەیە سەیریان کرد وڵاتانی تر حەزارەتیان هەیە نووسراویان هەیە ئەوانش تازەوە پێدەگەن هەستان ئەو نووسرا و قسە و فەرمایشانەی کە لە فلان و مامۆستا فلان و زانا فلان و عالم ئەوانیان هەموو کۆ کردو بۆ ئەوەی ببن بە خاوەنی کەلتور ببن بە خاوەنی نووسراوی زۆر و بالفعلیش ئێستا خاوەنی نووسراوێکی زۆرن کێشەکە لەوە نییە کە ئەو نووسراوانە هەیە بەڵکو ئەو شتێکی زۆر ینی دەست پێشخەرەیەکی زۆر مهم و گرنگیش بوو کێشەکە لەوەی ئەتوو من ملزەمکەی بەوەی ئەوان کۆیان کردەوە ئەوە غەڵەتەکەیە ئەگە ناشتەشی جوانیان کردی ئەوان هەموو قسەکانیان کۆ کردیتەوە ئێستا ئێمە خاوەن توراسێکین زۆر دەوڵەمەندە مەسەلەن تو بۆ نمونە باسی مۆبایلی ئێستا دەکەین کە مۆبایل یەکێکە لە بابەتە تەکنۆلۆژیەکان لە فقی ئیسلامیە حەنەفی بە تایبەت دەڵێت ئەگەر معاملەیە کرا لەو بەری دجلە بۆ ئەو بەری دجلە بە هەوا شتێک نەقل کرا و ئەوەندە مەڕەم هەیە فرۆشتم بە تو هیچ مۆبایلیش نەبوو ئەو کاتە واتە ئەو عقلیەتە ئەو کات ئەوەندە متەتەوەر بوو لەو بەریش بیستی معاملەکە جایزە جاران معاملە دەبوایە مقابل بایە و پارەکەی بداتێ و شمە کوشتەکەی خۆی هەڵبگریتن یعنی ئەو عقلیەتێکی متەتەویرە کەواتە تو لە فقی توش زۆر شت هەیە ئەتوو قسەی لەسەر بکەی بەڵام ئیلزامکردنی مسڵمانان تاک لەسەر مذهبێکی دیاری کراو
ئەوەیان جێگومان و جێ قسەکردنە لەسەری. جناب دکتور من زۆر بیستومە ینی هەر لە منداڵی من لە مزگەوت بووم زۆر ئەو قسەمە بیستووە کە ئەم حەزەتی ئێمام محەممەدی قەزالی دەویست مەزهبێک دابناتن ینی مەزهبێک جگە لەم چوار مەسەبە کە ئاڵێن خزمەتی پێغەمبەری خواز لە حەسەوسم لە لەحازی ڕۆحانیتی لە خزمەتی گەیشتووە پێغەمبەری خواستەوسم فەرموویە هەر پەیڕەوی دینی ئەمام شافعی بە ئەمە ڕاستە یەکەم خەون لای ئمە بەڵگە نییە بەڵگەی شەرعی نییە با لە ئاستی چنگ گەورەش لە خوار پێغەمبەرانەوە خەون شەرعی لەسەر بینا ناکرێت شەرعی لەسەر بینا ناکرێت. جا پرسیاری دیکە حەزەتی ئیمام شافعی ئەمام حەنەفی ئەمام حەمبەلی ئەمام مالکی چەند تەئسیریان بووگە لە ئیسلام بۆ ڕاگەیاندنی دینی مبینی ئیسلام و چەند ناجح بوونە بۆ ڕاگەیاندن بۆ خەڵکی بۆ خەڵکی مسلمان ینی 1 ملیارد و 500 میلیۆن نەفەر ینی چ ڕۆڵێکیان هەبوو لە بڵاوکردنەوەی ئێستایان ئەو کات لە ئەو کاتە تا ئیستا بەڵێ یعنی پرسیارەکە ئەگەر بڵێ ئەو کات ئەکی ڕۆڵیان هەبووە بەڵام ئێستا ینی نا ئێستا بەعکسەوە ینی قسەی مامۆستا دکتۆر مستەفا زەڵمی بێنمەوە کە ئێستا ڕەنگە مەلایەکی بەسیتی ئەم وڵاتە بەقەدەر زۆرە لە زاناکانی قەدیم شارەزاتر و زاناتر بی بەڵام چییە هەندێک لە مامۆستایانی ئاینی نەیانتوانیوە هەندێک جورئەت هەندێک توانە بە خۆیان بدەن بێن قسە بکەن لەسەر دەقەکان و نەسەکان ئەگەنە ئەو زانستی ئێستا هەیە پێشتر نەبووە لەلای مامۆستانی ئاینی لەلایەن زانایانی ئاینی نەبووە و هەر نانیش بیستووە ئەو تەفسیری ئێستا بۆ ئاەتێکی قورئان دەکرێت پێش نیان بیستووە نیان دەتوانێت تەفسیر بکەن بەڵام چی جورئەتیان هەبوو ئەوان ئەمە قسەیتر بدەینەوە هەر لەسەر ڕەهەندە سیاسیەکەی کە مەزهب چۆن دروست بووە لە کتێبی مناهل العرفانی زەرقانی في علوم القرآن لە مقدمەیە باسی ئیمامی شافعی دەکا کە ئیمامی شافعی بە تەمەنی 36 ساڵی و 7 ساڵی حزبێکی دروست کردێ بە ناوی عەلەوی واتە سەرۆک حزب بووە لۆ ئەوەی کردیە واتە قەزیەی عەقلی و فکری ئەوان زۆر کراوەتر بوو لەوەی ئێستا کە مامۆستای ئاینی خۆی قەدیس کردووە ئەمە ڕاستە؟ هاتووە لە کتێبەکانە ئێستا کتێبی مناهل العرفان لەبەرەوەشە ئێران و شیعەکان گرنگی بە ئیمامی شافعی دەدەن و ساڵانە کۆنفرانس دەکەن لە ئێران لەسەر عەلەویش بوو ئیمامی شافعی تووشی ئەزیەت و سزن و لێدان بوو یەکێکە لە ئال البەیت و یەکێکە لەگەڵ عەلەویەکان دەستەیەکی دروست کردیە حزبێکی دروست کردیە هەدەفەکەم لێ ئەوەیە کاتی دەڵی مەزهب دروست بووە خوا دروستی نەکردیە پێغەمبەر دروستی نەکردیە صلی الله علیه وسلم سەحابە دروستیان نەکرد ئەکێ دروستی کردیە واتە قەزیەکی سیاسی لەو سەردەمە کە سەری هەڵدا لە دوای ئیمامی عوسمانەوە لە سەردەمی مەعاویەوە لە کوشتنی ئیمامی حوسێنەوە ئەمانە کە فتنەیەک دروست بووە خەڵکانێک گروپ دروست بوون ئەمانە گروپی ینی عەقەدی و فکری بوون دکتۆر باسی فقهی دەکەین ئایا پێداویستی خەڵک پرسیاری خەڵک لەو زانایانە ئەم مەزهەبانەی دروست نەکردووە ئەو کات با تۆ باسی سیاست دەکەی کە سیاست ڕۆڵی گەورەی هەبووە کە ئێستا ئەمە دوور نەچین لە وڵاتی خۆمانە ئێمە جیرانمان ئێرانە تورکیایە ئێمەش عێراق سیرکە لەبەر سیاستەکەی کە هەیتیان مەزەبێکی فقیشیان تەبەنی کردیە کەواتە ئەمە بمانەوێت نەمانەوێت ڕۆلی سیاسەتی هەر وڵاتێک فقەکەش پابەندە بەوەوە باشە دکتۆر مەولود ئێمە پەیامیش وەبزان باسی کرد کە دەچینە حەج دەبێ خۆمان مەزهبەکەمان بگۆڕین بچینە سەر مەزهبی ئیمامی ئەبوو حەنیفە کاتی خۆی لە هەولێر و پێم وایە لە باشوور ئەوە هەبوو خەڵک دەبووە ئارد بباتە فڕن سەمونخانە دەبایە خۆی تەقلید بکە ئێمە ئێستا لە ناو ڕەمەزانین هەندێکی تر سەرفیترە دەبێ بدەینیان بە تایبەتر لە ڕۆژەکانی کۆتایی دەبێ خۆمان تەقلیدی مەزهبەکی تر بکەین جگە لە شافعی هەموو ئەوانی هاوسەرگیریان کردووە پێم وایە خۆیان تەقلیدی مەزهبی یعنی لە مەزهبی شافعی دەرچوون خەڵکێک پرسیارێکی جدی هەیە ئەوەیە مادەم ئێمە لە هەموو ئەو شتانە پێویستمان بەوەیە لە مەزهبی شافعی دەربچین کەوای ئایا مەزهبێکی دیکەی گونجاوتر نییە ئێمە لە کوردستان پەیڕەوی بکەین جگە لە شافعی مەزهب لە ڕۆی ڕەهەندی سیاسی و دیسان دێمەوە سەر مەزهبەکان یەکێک لە چاکەکانیان لەکێ لە باشەکانی سیاسەتی ئەو کاتە گوتمان شتەکانیان کۆ کرد و تەصنیفیشیان کرد واتە ئەو مەجموعە مامۆستایانە لەسەر ئەو مەزهبەنە کە پێی دەڵێن شافعی ئەو مەجموعە لەسەرەوەنە کە پێی دەڵێن حەنەفی واتە ئێستا ئەوەم بە کۆکراوەی هاتیتە بەردەستی زانایانی ئەو سەردەمە
لەو سەردەمە پێویستیان بەوە نییە مەزەبێکی تر دروستکەن بەڵکو کاتی ئەوە هاتووە مەزەبەکان هەمووی بەڕێزن بەڵام پێویستمان بە ڕۆژگارە بە فتوای ڕۆژگارە ئەگەر هەبوو قسەیان لێ کردبوو لەگە قسەیوان و لەگەڵ ئەو واقعی ئەمە تێداینە شتێک دروستکەین زۆر زەڕۆرە ئەگەر نا بە هەر چار مەزهبیانەوە ناتوانن وەڵامی ئەحداسی ڕۆژانەی ئێمە بدەن یعنی من واوەری بگرم وەڵامەکە و وەرگرانی ڕووداوی شواوەری بگرن کە هیچیان لەوانە ئێستا گونجاوترین نینە بەڵکو ئێمە پێویستمان بە ئیجتیهادێکی نوێیە زانایانمان کۆشش بکەن بەوەی کەوا خوێندنەوەیەکی نوێ بۆ ئەو دەقی پیرۆزانە بکەن دەبی وابی ڕژ دکتۆر جنابەت فەرمووت کە ئیستا لە حاڵیان مەزهبەکان ئەوەندە ناجح نین یعنی سەر مەزهبەکان ئیستا جنابەت فەرمووت بۆ خۆیان بۆ خۆیان بەڵێ نا ئەو ئستیمڕاریەتیان نییە تا یعنی ئیستا کەسی هەیە فتوا بداتن کە ئاغا ئەوانە زۆر ئیستا ناجح نین زۆر بەکار نایەن مثلا خۆمان فلان مامۆستای ئاینی فلان مثلا پرۆفسۆر هەیە کە مثلا بەوەی اقتدا بکەین ئەمە باسمان کرد دکتۆر مستەفا زەڵمی دەڵێ زۆرێ لە مەلاکانمان زۆر زیرەکتن لەو ئیمانە بەڵام کەسی هەیە فتوا بداتن ئیسا بە خزمەتکەم کەواتە جورئەت نییە بۆ جورئەت نییە دوێ لە ئین بووم پێرێ لە کۆنفرانسێکی بووین لەسەر مافی مرۆڤ و بەخشینی ئەندام بەڵێ گواستنەوەی ئەندام لە یەکێک بۆ یەکێکترەوە کلیە جگەر خوێن چاو زۆر بابەتی تر کە ئێستا باوە خەڵک پێویستی پێیتی فتوای حەڵالبوونی ئەمە قسەک هاتە گوێمان کە دکتۆر محەممەد گزنەی ئەگەر ما باخوافۆیکە فتوای جەدا و حەلی مشکلەکەشی دەکرد واتە هەمانە بەڵام نایەتە ناو ساحەکە هۆکاری زۆرە نایەتە ڕەنگە بەشێک سیاست بی بەشەشیش کۆمەڵگەی ئێمە بەداخەوەدا ئەو قسەیە دەکەم ینی کۆمەڵگەی ئیسلامی نەک بەس کوردی کۆمەلگایەکە دژی هەموو نوێخوازیەکە دژی هەموو شتە تازەکانە بە تایبەت کوردستانوانیە کوردستان زیاتر لەوێ باسییان کرد کوردستان ئەفغانستان پاکستان ئەوەی ستانەکەی پێوەیە زیاتر حەزی لە تەقلیدا کەمتر حەزی لە ئیجتیهادە لەسەر ئەمە دکتۆر مەولود بمبورە هەر دکتۆر مستەفا زەڵمی بە ڕەحمەت دەیەوێت ئیمامی شافعی لە کەمتر لە 2 ساڵ غەڵەت نەبم کە لە عێراق دەچێتە مسر لە 18 مەسەلەیان زیاتر ئیجتیهاد و ڕای دەگۆڕێ لەبەرەوەی کەش و هەوایەکی نوێ خەڵکێکی جیاواز و کاتیشی بەسەردا ڕۆیشتووە ئەو دەیوت 1000 ساڵە مامۆستایانی ئێمە دەستیان بە ئیمامی شافعی وەگرتووە ببێ ئەوەی لە یەک وشەی پەشیمان ببنەوە قسەکە ئەوەیە ئایا شێوازی مامەڵەی مامۆستایانی ئاینی لەگەڵ ئەم مەزهبانە هەڵەیە پێم وایە زۆریش هەڵەیە نەبەس هەڵەیە ینی من پێم وایە گونەحیان دەگاتێ ئەگەر مقەیەد بن ئەو کات مقەیەد دەبن کە بەڵگەل لە ساڵحی ئەو مەزهبە بیتن ینی معقول نییە ئێستا دێژنێ مارە دەکا مارەش دەکا دەڵێتن ئەگەر شایەدەکان فاسقن چونکە شایدی عەدل لەسەر مەزهبی شافعی نادۆزرێتەوە باش ئەگەر نادۆزرێەوە لۆ هۆکارەکەی سێ چکە ئیمامی شافعی ئەو 12 خاڵی کە دایناوە بۆ شایدی نییە ئێستا یەک لەوانە ناوی سەرمان کۆتبی مەسەلەن لە سەردەمی ئەوە ئێستاش نییە هەموو سەرکۆت و سەرکۆتی شتێکی احتیادی ئەو کات دیارە عیبەیەکی کۆمەڵایەتی بووە نەدەباسە یان کلااوێکیان مێزەرگیان شتێکی لەسەر ساڵێک پێش ئێستا شوا بوو لێ ڕەنگە ڕاستە جناوی دکتۆر ئیستا کۆنفرانسێکی گەورەیەکی ئیسلامیە لە یەک وڵاتێکی ئیسلامی جنابت لەوێ پێشکەشکاری ینی لەوێ قسەکەری هەموو ئەوانەی کە مشتهدن لە هەر چوار مەسابەکە دانیشتوونە ینی هەموو بەناوبانگە جنابت ئەو ئەم قسەی سەفەر بوو لەویش دەکەی کە بڵێ کاری ئەوان هەڵێ بووە و کاری ئەوان ئەو قسە دەکەی کاریوان هەڵە نەبوو کاری مامۆستای ئێستا هەڵەیە ئیلزام بی بە یەک مەزهب ئەگەنا کاری ئیمامی شافعی ئیش خۆی کردووە ئەسڵەن ئەمە لە تاریخ و مێژووی ئەوانە کە دەخوێنینەوە ئەوانە ڕیجال بوون بەتەڵ بوون واتە ئەوانە بەتەڵی فلیمەکەن بۆ ئەبوو حەنیفە ئینی بینیوە سەحابەی بینیوە بەگوێی نەکردوون یعنی ئەو عەقلیەتەی هەبووە تەتەووری کردووە زیرەک بووە جورئەتی بەخۆی داوە فتوا بدە مخالفی فتوای سەحابەش ینی ئەوە جورئەتە
ئێستا ئەتوو ناتوانانی فتوایەک بدەیت لەسەر فتوای جنابەت مامۆستا فەرمووی ئیسە ینی وتم لەو مەراسمەی جنابەت بفەرمووی کە ئێمە ئیسە لە کوردستان هەمانە لە ئەمام پێم وایە شافعی دکتۆر مەولود بەقووەترە دەتوانی. بەقووەترە پێم وایە دکتۆر مەولود ئەو جورئەتت هەیە بەزان پرسیارەکە ئەو ئەوەیە. فتوای هەموو دانیشتون هەموو مشتاتەکان ئەمە ئەگەر خۆم بگەمە قەناعەتی لە بابەتێکە بەڵێ پێیان دەڵێم ئەوە فتواکەیە و بۆ شەڕتی بەسەر بۆ نمونە ئەمن پێم وایە نەبەس ینی دەبیت ضروراتە گۆڕینی یان گواستنەوەی ئەندامێک لە بۆ کەسێک لە بۆ کەسێک پێشمردن بۆ من ئەمە هەتا ئێستا مردی دەشانی بابەتە پێم وایە دەبێت مژارێکی تایبەت گواستنەوەی ئەندامەکان ببوورە. خەڵکێک ئێستا کە گوێی لە ئێمەیە و ئێمە دەبینی دەڵێ ئەمە بێبەهاکردن و بێنرخکردنی ئەو هەموو خزمەتە گەورەیەکە ئەو زانایانە بە ئیسلامیان کردووە چۆن وەڵامیان دەدەیەوە. تازە هەردوو قسەم کردەوە بزانام هەردووشی وڵامە یەکامیان گوتم ئەو سیاسەتەی ئەو کات کە بۆ مەسلحەتی خۆی هەمووی کۆ کردەوە بۆ ئەوەی ببێتە خاوەن کللتور و خاوەن کتێب و نووسراو ئەوە بەخۆی خزمەتێکە کە کردیتی بە عالەمی ئیسلامی ینی ئەوە زەرەر نییە ناوی پەشیمان ببینەوە لە یەک دووش وتم ئەوانە ئەو چار کەسە کە ناومان بردن ئەو چار مەزەبە هەر یەک بەتەڵێکن لۆ خۆیان و لۆ زەمەنی خۆیان واتە ئەوە مەد حەزەم نییە زەمەکە ئەوەیە ئەمن ئێستا بە خۆیان زندووکەوە بڕوایان بە مەزەبی خۆیان نامینێ بەو بەڵگەیە کە تو باست کرد ئیمامی شافعی بە خلالی 2 ساڵ و شتێک 2 جا مەزەبی خۆی گۆڕیە یعنی ئەو جور ئەتەی کە هەی بۆ ئەوە نیشانەی زیرەکیتی نیشانەی عاقڵەتی بەرامبەر ئاین و تێگەیشتنی بەرامبەر کۆمەڵگا ئەگەر لێشی بپرسی لۆ لە عێراق ئەو فتوایەدا و لە مسڕ فتواکەت گۆڕیوە فتوای مەسر چونکە خاوەنی فێرعونەکان بوون چونکە خاوەنی حەزارەتێکی کۆن بوون چونکە پێشتر دەوڵەت بوون پێشتر حەزارەتیان هەبووە عێراق تازەدا دەمەزرێ ڕەنگەوە ئەو وەڵامەکەی بی ناگونجێت فتوای عێراق بۆ ئێرە لە مەسلەی معاملات لە مەسلەی قەزاوت لە مەسلەی کۆمەڵایەتی گۆڕیتی کەواتە ئەو پیاوەکی مەزن بووە لۆ خۆی بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا قسەکانی ئەو ببێتە دین تەقدیس بکرێ گەورە بکرێ بڵێ ناوی لەیلادەی ئەوە بەهاکردن نییە ئەسڵن خۆی ڕازی نییە خۆی بەخۆی بەمەی گوتیە ئەگەر جاروایە کاتم نەماوە بەڵام من ئەو پرسیارە گرنگە جاروایە تو کە ئاەتێکیان فەرمودەیەک بۆ کەسێک دەخوینیەوە دەڵێ بەڵام ئیمامی شافعی یان ئیمامی ئەبوو حەنیفە وا ناڵێ قسە چییە بۆ ئەمانە ئەگەر بە قناعەتی خۆیەوە گەشتە قناعەت ئاەتەکە هەر ئەو ئاەت معنایەیە کە ئەبوو حەنیفە تەفسیری کردیە دەبی لەسەری بی چونکە قناعەت ئەساسە لەوە بەس قناعەتی بۆ دروست بووە ئاەتەکە تەفسیر کراوە بە غەڵەت لەلایەن ئەو هاتووە یان ئەو غەڵەت تێگەیشتووە ئێستاش هەر بەردەوامی چونکە ئیمامەکەی بە ئیمامی خۆی دادەنێ گوناحبار دەبیتن. زۆر سپاس دکتۆر مەولود گۆران میوانی پاشی بووی وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە بەڕێزم بەخێر بێت سەلام دنیا ڕەبی پەیامێ عەزیزی چی بەربێژی والله لە مایەکی لە حەجاز هەر یا ڕەسوڵە بۆ دەناڵم ها هی چێ تێکستەکە والله تێکستەکانی برای بەڕێزم تێکستەکەنی وەفاییە وەفایی بەڕێز والله خۆش هەزار ڕەحمەت لە فەرموو
چمن یک بار خاموشم خروشی بلبلان بابی بابی چمن یک بار خاموشم خروشی بلبلان بابی چمن یک بار خاموشم خروشی بلبلان بابی دلم رومت و مدهوشم خدا و فصلی گلان بابی دلم رومت و مدهوشم خدا و فصلی گلان بابی روحم بفیداد ای گل گلزار مدینه أسيري تاركي صوتم يا رسول الله أسيري تاركي صوتم يا رسول الله هلاكي شاوي جادوتم أسيري تاركي صوتم هلاكي شاوي جادوتم شهيدي تيغي أبرتم يا رسول الله يا رسول الله دسا عيسى زمان بابي آي 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 يا رسول الله بتنالم يا حبيب الله بتنالم يا رسول الله بتنالم يا حبيب الله بتنالم يا رسول الله لا تريد وكبر ولا سوتاوم يا رسول الله لا تريد وكبر ولا سوتاوم
وصلي قلان بابي يا رسول الله متناظم يا حبيب الله متناظم يا رسول الله متناظم يا حبيب الله متناظم يا رسول الله لدوني وكن پروانه سوتاوم يا رسول الله لدوني وكن پروانه سوتاوم الله الله نما وحالة جينم لدى الروح شيرينم نما وحالة جينم لدى الروح شيرينم رفيقا بن بكان شينم سداي قرية وفقان بابي يا رسول الله متناظم يا حبيب الله متناظم يا رسول الله متناظم يا حبيب الله متناظم يا رسول الله لا تريد وكن پروانه سوتاوم يا رسول الله لا تريد وكن پروانه سوتاوم دەست خۆش بێ سعات زۆر زۆر سپاس خوش يا رسول بەڕاستی. الله لدوري وكو پروانه زۆر سوتاو تایبەتت پێشکەش کردین دەنگ و عرفانێکی کوردی هەبوو کاک پێیام ئەو عرفانەی کە لە تەکیە و حجرەکان گەشەی کردو زۆر سپاس و دەستت خۆش بێ ئەنجا ئێمە زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین میوانێکمان هەیە لە کەرکووکەوە هاتووە بابا. شێخ عەبدولجەبار شێخ عەبدوڕەحمان بەرزنجی دلێ زۆر زۆر کوردستان بەخێر بێت كركوك بخير والله بالشيخ. بخير هاتي زۆر بەخێراتی جنابی شێخ هەمیشە مناجات و ڕەمەزان و تەچیە و خانەقا زۆر گەرم و گوڕترن لە کاتەکانی تر دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئێوە لە تەچیەتان لە ڕەمەزاندا شەوانە مەولود دەکەن شەوانە زیکرتان هەیە چیتان هەیە لەمان دکتۆر جارە بزانانی ئەجواکە ئێری بەدڵە باشە بسم الله الرحمن الرحيم سلااو لە جەنابتان سلااو لە بینەران دەستان خۆش بێ جێگایکی زۆر ڕێکە بەردەوام مناجاتمان هەیە پەیامی عەزیزی لە ڕۆژ هەڵاتەوە هاتووە سەفقان لە ڕۆژاوە دەستان خۆش بێ شعری وەفایی و مەلای جززیری و ناڵی و ئێمە مستاپەیام هەر لە زووەوە ئێمە نختیم جنابی شێخ نختی تۆزی دەنگت بگەمە استفادە دەکەم جناب لە زۆوە دەناسین و محسوبی تەکەی تاالبانی وا بزانین بەڵێ قوربانیان بەڵێ باب و باب پیرم و هەمومان لە تەکیی تاالبان ئەمە تەمەنم 4 ساڵم بووە هاتوومەتە بۆ تەکیی تاالبانی ئەمن مەرحەومی باوکم موریدی حاشێخ محەممەد جەمیلی خالسی قالدی تاالبانی بەڵێ ڕاستە فەرمووی ئەوان لە لەودی و تەکییان هەیە و خەلیفە و ئەو شتانیان لێوە تەکیی هەیە لە کوردستانی ئێران بەڵێ و تەکیەکان لە کەرکووکە چەند تەکیەکمانی عریقن بەڕاستی لە 3 قەرن تا بەخوارەوە 2 قەرن و نیو یەکەمیان تەکەی قەرەچێواریە لە 1912 بیناکراوە پیری قەرەچی وار باپیریان دوایی ئەو دێت بەڵێ دووەمیان تەکەی شێخ محێدینی کەرکووکە لە 1965 سێمیان تەکەی تاالبانی 1970 6 ساڵ دوای تەکەی ئەی قادرکەڕە قادرکەرم قەرەچێوارە قوربان ئەساسیان لە کەرکووک بوون لە ئاخر حوسێن شێخ یحیای دێوانە کوڕ شێخ اسماعیلی ولیانی ئەو تەکەی بینا کردووە شێخ یحیا کوڕێکی ئەبێ شێخ محەممەد لە جێگای ئەو ئەبێتە شێخ دوای شێخ عەبدولقادری کوڕی شێخ محەممەد شێخ عەبدولقادر ئەولادی کوڕی نابێ یەک کچێکی بێ فاتمە خان شێخ عەبدولکەریمی قازانقایە ئەی خوازێت
و ئەبێتە جێنشین لەو تەکیە سێ کوڕی ئەبێکیان شێخ حەسەنی قەرەچێوارە شێخ محێدین برایەتی شێخ حوسێنی شەهید برای شێخ حەسەنی قەرەچێوارە ئیتر ئەوان ئەچنە قەرەچێوار لە منطقەی قادرکەرم و ناوەکە لەوە هاتۆ ئەساسیان لە کەرکووکە ئێستا چەند تەچیە و خانەقا لە کەرکووکەن ئەگەر ژمارەکە نزیکیش بی شرت نییە زۆر قوربان تەکیە ئێمە لە 2003 کە حکوومەت ڕوخە حەفدە تەکیی ڕسمی هەبوو مجاز بوو لە وزارەی ئەوقافەوە ئێستا و ئەو کاتە 100 مزگەوت هەبوو لە کەرکووکە ئێستا 136 لەو بینە ئەوقاف ئیحسای کرد 136 تەکیە هەیە لەبەر چی لەبەر ئەوەی کەرکووک زۆر فراوان بۆتەوە ئێستەوە نەهضەی کردووە حقیقەتەن لە هەموو جان بەکانەوە ئەم 100 مزگەوتە ئێستا 1100 مزگەوت هەیە لە کەرکووکە و حاڵەتێکی طبیعیە کە مزگەوتەکان زیادی کردووە خەڵک زیاد تەکایش زیادەکە حوسێنیش زیادی کردووە و طریقەتەکان نەقشەبەندی سێ چوار خانەقامان هەبوو ئێستا وەکو نەقشەبەندی لە کەرکووکان نەماوە قادری هەیە لەگەڵ ڕفاعیە نەقشەبەندی خانەقای سەید ئەحمەد دیاریترینیانە بەس مزگەوتەکە بانگ و نوێژی تیا ئەکرێ و لجنەی ئەوقاف لەوێ ژووریان هەیە سێشەمان دوای نوێژی ئەسردا ئەنیشن یەکێتی زانانیش ژووریان هەیە لەوێ هەفتەی سێ ڕۆژدا ئەنیشن وەکو خانەقاکە ئیتر ڕۆڵیان نەما و نەشاتاتیان لە سەرانسەری کوردستانی تەکیە و خانەقان هەنیانی بەڵێ جوان تەکیێهانێژی سەدێ ساڵادە کەسی وەک مەلای زیری و وەفایی و ئەحمەدی خانێ و ینی سەرۆک و ڕێبەرێن شۆڕەشێ کوردیژی بوون دەرچوویێوان شێخ ڕزای تاڵەبانی ئەمانە هەموو شاعرانی بەناوبانگ بوون لە کەرکووک ئێستا ئانا ینی بسیاستێر ددون دستینن ji bo çareserkirina mafê milletê Kurd û pirsgirêka Kurd ew rol û bandora wan hey têde ڕۆڵیان هەیە بڵێ ڕۆڵیان لە قەدیم هەبوو ئێستاش هەیە ئەوە ئەم بنەماڵانە کەسایەتی زۆریان بەرهەم هێناوە کەسایەتی نەتەوایەتی کەسایەتی ئاینی کەسایەتی ئەدەبی هەرچی سەری هەڵداوە لەم بنەماڵانە بووە مەسەن شاعیرەکان تاڵبانی عبدالرحمان خالصیان دیوان شێخ ڕزایانێ شێخ محەممەدی خاڵسی کوڕی شێخ ڕزا بنەماڵی شێخ محێدین 15 شاعیرمانی بێژگە لە کەسایەتێ سیاسیەکان شێخ مححمودی قوتب کە کوڕزای شێخ محێدینی کەرکووکە لەگەڵ شێخ سعیدی حەفیدا سەرکردایەتی 1000 سواریان کردو ساڵی 1970 و ڕۆیشتونە بۆ ئەرمینیا یێریڤان عاسیمەی ئەرمینیا لەوێ دژی دەوڵەتی عوسمانی کە ئەو کاتە هێرشێکی گەورەی کردووە دژی دەوڵەتی رووسیا هێرشی کردێتە سەر دەوڵەتی عوسمانی و ئەو هێرشە لە دوو قۆڵەوە بۆ قەفقاس کە حدودی کوردستانە ئەمان چوونە هەم دیفاعیان لە کوردستان کردووە و هەم دیفاعیان لە حدود و مقدساتی ئیسلام کردووە ئەمە لە ڕابردوو ئێستا بە تایبەتر ئێمە لە کەرکوو کێشەمان هەیە سەر ڕۆڵی ئەو شێخانەی تەریقەت و ئەو تەچێ و خانەقانە چییە لەو کێشانە و بە تایبەتر کە کورد دوای ئەو ڕووداوانەی 16 ئۆکتۆبر ئەوانە زۆر گلەیی هەیە دایما ئەم تەکیانە دەوری ئیجابیان هەبوو بۆ پێکەوە ژیان بۆ لەبەر ئەوەی ئەتباعی ئەم تەکیان لە هەموو نەتەوەکان لە هەموو مەذهەبەکانن و ئەم خاوەن تەکیانە توانیوانە کەسبی سقەی خەڵک بکەن ئەمانە موەجهی حەقیقی خەڵکەکەن و هەموو ڕۆژ هەموو کاتێک ئەمان لەگەڵ مووقفی نەتەوەی خۆیان بوونە قەت ڕۆژگارێک نەبووە ئەمانە دژی قەزێ قەومێکی خۆیان ڕابوەستن ئێمە کێشەمان هەیە لە کەرکووکە ناڵین کێشەمان نییە بەڵام وەکو شتێکی دیار بۆ هەستی پێ ناکەم ینی ژیان زۆر طبیعیە تەکیەکان ممارسەی نەشاتی خۆیان ئەەکەن مزگەوتەکان بە هەمان شێوە کێشە احتمالە لەسەر مستەوای سیاسی هەبێت بەڵام وەکو حاڵەتە ئیجتماعەکە خەڵک زۆر طبیعی بەیەکەوە ئەژێت باشە شێخ عەبدولجەبار شێخانی تەریقە دەگەڕێنەوە بۆ سولالەی ئیمامی حەسەن و حوسەین ڕەزا و سڵاوی خۆیان لەسەر بی شیعەش کە ئێستا حاکمە لە عێراق ڕوونە بەوەی کەەوە ئەوانیش پەیڕەوی لە مەزهەبی ئالی بەیت دەکەن لێرە ئێوەی شێخانی تەریقەت چ ڕۆڵتان بینی وە سوود لەم پێگە ئاینیە وەربگرێن
بۆ چارەسەرکردنی ئەو زوڵم و ستەمەی کە هەندێک جار لە پێک هاتەکانی کەرکووک و بیزات لە کورد دەکرێت دەورێکتان هەیە سوود لەو پەیوەندیە لەو پێگە ئاینیە وەربگرن لەگەڵ شیعە بەینتان چۆنە؟ لەگەڵ شیعە زۆر طبیعیە من نابینم ئەوان هیچ تەداخولێک بکەن یعنی تەداخولیان نییە ئەو زابوتانی ئەو کاتە مەسەرەن مرکزەکان بەدەستیان و ئێستا هەر هەموو ئەو کوردانن چەند مەقڕێک کراوەتەوە مەسەرەن ئەوە قایدی ئامی ئەسکەری لەوانە بەڵام تەداخولم نەبینیوە بکەن ئەی شێخ ئەی حسێنەکانی کە باست کردوتە بەم دوایە حسێنەکان زیادی کردو لە کەرکووک ئەو حسێنیانە چیەکەن لە کەرکووک ئەو حسێنیانە حاڵەتێکی طبیعی چۆن مزگەوت زیادی کردووە نسبەی شیعەش لە شارەکەی زیادی کردووە پێویستیان بە حوسێنی لەو گەڕەکە زیادی کردووە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر یان پێشتر نا هەبوونە من وەکو پێتم وت ئێمە دوو حوسێنیەمان هەبوو تا 2003 بەڵام لە دوای 2003 وەقفی سنی ئەو کاتە وەقفی شیعی نەبوو مۆزەفەکانیان لەگەڵ وەقفی سنی داوامە بەڵام دوای 2003 بینایەکی مستەقلیان بۆ خۆیان کردەوە و مۆزەفەکانی خۆیان جا کردەوە ئێستا حوسێنەکان تابعی وەقفی شیعین حتا لە بەغداش و زارێ و قاف نەما بووە دوو وەقفی سنی وەقفی شیعی وای لێ هات باش ئەی پەیوەندی تەکیە و خانەقاکان لەگەڵ مزگەوتەکان چۆنە تەکیە و خانەقاکان جانین لەگەڵ مزگەوتە هەمووی لە ناو مزگەوتە ئیمام و خەتیبی مزگەوتەکە خۆی پەیوەندیتان چۆنە تاڵ ینی پەیوەندیان ناکرێت ینی جیاوازی نییە لە پەیوەندیەکان و مەزاهبە چاوای تێکلی لە نێوان مەزهب و تەریقەت دەڵێ پەیوەندی چۆنە زۆر هیچ خلافێک نییە بە هیچ شێوەیەک باشبینی نییە لەسەر جەبار دێمەوە سەر ئەو بابەتی کە لەگەڵ جەنابەت گفتوگۆم کرد پێگەی ئاینی ئێوە کە دەگەڕێنەوە بۆ ئالی بەیت لەگەڵ شیعەشکە لە ئالی بەیتە سونە و شیعە پار سونەکان گلەی زۆریان کرد بە تایبەتتر لە مۆسڵ و لە کەرکووک بەوەی کە کۆمەڵێک مولکی وەقفی سنی خەریک بوو بدرێتە وەقفی شیعە تۆ دەڵێ هیچ کێشەمان نییە ئەمە بابەتێک بوو لە ئاستی پەرلەمانی عێراقی و لە ئاستی کەسایەتی سنی هاتنە دەنگ لەو بابەتە لە کەرکووکیش ئەم کێشەیە نەبوو لە کەرکووک شتێکی وا بوو محاولەیە کرا ئێستا من لە ئیمام قاسمم مزگەوتی باپیرم شێخ محێدینی کەرکووک لەوێ من خۆم ئیمام و خەتیبم کە بە حەوت پشت ئەگەم ئیمام قاسم شێخ محێدینی کەرکووک ئەو قەبرستانە کە شێخ محێدین وەفاتی کرد بە فەرمانێک لە دەوڵەتی عوسمانی و ناوی عێراق شێخ محێدین توربالغ مەقبەرەت شێخ محێدین ئەمە محاولات کراوە لە زمانی حکومەتی ڕابردووی شا یعنی جنسی ئەرزەکە گۆڕاوە لە مەقبەرەوە بۆ خەضرا بۆ حەدایق جادەی گەوریان بە ناوڕاستی قەبرستانەکە یەکرۆتەوە لەبەر ئەو مێشێکە معلەمێکن معالمی کورد لە کەرکووکە نەیان ویستووە دوای ئەوساش محاولە کرا وەزیری عەدل شیعە بوو لە بەغدادەوە هات ئەوەی کردە سەر بە قەرارێکی ینی تاکلایەنانە بەبێ ئەوەی پرس بکاتە دایرەی تەزیل عەقاری لە کەرکووک بەڵام هەوڵدرا هەوڵی گۆڕینی ئەو شوێنەوارانە ئەو من ئەوم لە فکرە ئەو جارەیان بەڵێ کاکەیەکانیش گلەی لە هەندێک لەو حاڵەتانە دەکەن ئەس ناکەی کە پرۆسەیەکی ڕێکخراو هەیە بۆ گۆڕینی تەچیە و خانەقا و مزگەوت و ئەوانە بۆ حوسێنیە خەڵکە کوا گلەی دەکە من نازانم تۆ لە کەرکووکەوە هاتی تۆ پێمان بڵێ ڕاستیەکە چیە من ئەوە بەڕاست نابینم قوربان ینی داوای لێبوردنەکەم بە هیچ شێوەیە تەداخولات نەکراوە و ئێمە عیلاقاتمان زۆر تەبیعیە ئەو شیعانەی کە لە کەرکووک هەبوونە ئێمە عیلاقەمان لەگەڵیان تەبیعیە و لەبەر ئەوەی لەگەڵ کووردا جیاوازن جەنابەت لەگەڵ سونە احتمالە هینیان هەبێت شتێک هەبووە و کاتی خۆی لە بەغدا لە 2006 مەسەلەی تائیفی بوو سونە تەرەف بوون ئێمە کورد تەرەف نەبووین لەو سیراعەیە و ئێستاش تەرەف نین الحەمدولله وتر بەرنامە هەبێ لە ژێرەوە داڕێژرابێ ئێمە حەقیقەتەن نازانین لە ژێرەوە چی ئەگوزار ئێمەی کە ئەبینین ظاهیرە ئەو شتانە نییە شەوانی ڕەمەزان لە تەقیە و خانەقاکان ئێستا چۆنە وەکو جاران ماوە لە کەرکووک یعنی پێشتر چۆن بوو چی ئەکرا چ مەڕاستی مەگە کرا پەیوەندی کۆمەڵاتەکان مناجاتەکایە هەر کەس منهەج خۆی هەیە ئێمە لە ڕەمەزان و لە ڕەمەزان تەبعاً هەموو مزگەوتەکان زۆر قەڵەباڵغە خەڵکی زۆری لێیە بەڵام ئەجوای ڕەمەزان دایم باباسی تەچێکی ئێوە بکەین ئێوە چیتان هەیە بەرنامەی تایبەت لە ڕەمەزان لە ڕەمەزانە ئێمە
دوای تەراویحەکە تەکێ کراوەیە حتاک و دوانزەویەک خەڵکێکی زۆر ئەتباعی تەکێ لەوێ ئەمێننەوە شەوی دووشەم زیکرمان هەیە لەگەڵ شەوی جومعەیە لە ڕەمەزان هەموو شەو زیکرتان نییە؟ نە هەموو شەوێ نیە نەخێر بەڵام دەرسمانەیە ئەوانەی کە ئەمێننەوە چەند وەجبە دەرس خوێندن هەیە لە تەکێکەیە لە ناو مزگەوتەکەیە هەمووی طلاب علم هەر کەس و لە بوارێکە بەڵام ئێمە دوو مناسبەی ڕئیسیمان هەیە هەموو ساڵێک تەکێی خۆمان یەکێکیان شەوی لەیلەتل قەدرە ئەوە کەس مەولود نەبەویە کە احتفالێکی زۆر گەورە ئەکرێن نزیکەی 2-3 کەس دێ ئطعام طعام ئەکرێت لە ڕەمەزانە ئەبێتە پارشێو یعنی ئێمە لە یەکەوە دەستەکەی لە نان خواردن 2-3 سعات ئەو خواردنە ئەدرێتە ئەو خەڵکە و دوای خەڵک جناب الشيخ كركوك بحري طريقت بوا يعني حسن يعني من بابو بابير وانا همو بيستوما هل او صالنك جناب الإسا فرمود بحري طريقت بوا او تكيا كان ومخانقا كان لكركوك حكمي مع حد كان بوا بو خلقي يعني ما مستعاني عيني لوي داس يعني لوي داس لا هنرمنداني بناوبان مثلا علي مردان لتكي طالباني بوا يعني لوي فير بوا استجتا تكيا كان وخانقا كان لكركوك هر او بردوام اللي سراو ايشانه بەڵێ قوربان بەنسبەت مەقام عێراقی و جەنابەت کە باست کرد ڕاستە فەرمی خۆی ئەمە مەشهورە ئەڵێ ولی دەفی کەرکوک تەرەأ فی مووسڵ وەشەبە فی بەغداد لە کەرکوک تەکێی تاالبانی منبعی مەقامات بوو حتا بیستمانە گوبانچی کاتی خۆی هاتووە لە کەرکوک لەوێ فێری مەقامات بوو دوایی گەڕاوەتەوە بەغدا و ئێستش ئەوە هەیە لە تەکێی ئێمە شەوی دووشەمان دەرسی مەقامات کۆمەڵێکی دەنگخۆشمانە ئێستاد وەجدی هەیە مامۆستای مەقامات جنابەت ممکنە بینی ئەوانەی کە دەنگیان خۆشە دەرسی مەقامات لە تکەی تاالبانی مامۆستادانا هەیە لە چەند جێگایکە لە کەرکوک ئەو شتانە هەیە بەڵێ شێخ تۆ باپیرت شاعیرێکی دیار بووە وایە؟ سابری بڵێ من کوڕەزای سابری باسی ئەوە دەکرێت کە لە ڕووداوێکی گرنگدا لەگەڵ ئینگلیز ویستویانە بیکەنە پۆستێکی باڵای بدەنێ بەڵام ئامادە نەبووە لەگەڵ ئینگلیز ڕێککەوێ ڕاستی ڕووداوەکە چۆن؟ ڕاستی ڕووداوەکە ئەوەی قازی مووسڵ خزمی باپیرم بۆ شێخ نەجمەدینی سابری لە تەرەفی دایکەوە جوابی بۆ ناردووە شێخ نەجمەدین کەسایەتیەکی ئاینی ناودار بووە شاعیر بۆ 4 زمانی زانانی لەنەتەوەی شێخ مەحموودی قوتب و شێخ محێدینێک ئەو کاتە بریتانیا ویستویانە کەسایەتیەکان بکڕن لە ڕێگای ئەوانەوە ئیتر ئەو خەڵکە کۆنتڕۆڵ بەڵێ شێخ نەجمەدین ئامادە نەبووە قازی مووسڵ جوابی ناردووە و توێتی وەکو متەرجم 450 ڕوپێت ئەدەنێ وەرە تۆ 4 زبان ئەزانی بەڵام ئەوان بەستیان مۆزوعی تەرجەمەکە نەبووە بەستیان ئەوە بووە کە کەسایەتی و شخصایەتی و ناوبانگەکەشی بکڕن و لە ڕێگای ئەوە بتوانن تەئسیر بکەنە سەر ئەو ئەتباع و ئەو خەڵکەی کە بەڵام شێخ نەجمەدین بە شعرێک جوابی داوەتەوە ئەو شعرەمان بۆ دەڵێ کەڵاوی سەردراوی خۆم بە تاجی پادشا نادەم کەلاوی دوو کەڵاوی خۆم بە قەسر و گەنجی شا نادەم دەتوانی بان نەزم بۆمان بڵێ ئەو شعرە وەکو چۆن بنە ینی ها وەکو شێوازی خوێندنەوەی شعر واللهی من هەر بەو شێوەیە يعني ئێستا ئەوە کەسانێک مەداحەکانی تەکیەوە تەکی تاریقەتیەوە ئەوە ئەو شعرە ئیسا هەیە بە مەقامێکی بیخوێنن بەڵێ ئەوانەی کە دەنگ خۆشن ئەو ئەو شعرەکە ئیسا جنابەت فەرموود بەڵێ قوربانەمە هەمووی سابری شعرەکانی زۆر سادەیە سامەحوی وەرە شعرەکانی وەکو فەلسەفە وایە بینای کردووە بۆ سرود بۆ مەدایح نابێ بەڵام سابری هەموو شعرەکانی بۆ سرودی ئاینی بۆ مەدایح ئەبێ زۆربەی مەداحەکانی کەرکوک شعری سابری ئەخوێنەوە حتا سلێمانیش ئەویان پێخۆش من مەبەستمە ئەم شیعرە بە وەرگرانی ڕوودا بخوێنیەوە بە تایبەتر ئەگەر توانیت بە دەنگێکی باشتر بۆمان بخوێنیەوە ئەم شیعرەی کە وتت نووسیویەتی لەو کاتە لەو هەڵوێستا بەڵێ وەڵای شعرەکە طبعا احتمالە ئەوەندەی لەبیر ئەوەندێک لە بیرتە بەڵێ کڵاوی سەردراوی خۆم بە تاجی پادشا نادەم کەلاوەی دوو کەڵاوی خۆم بە قەسر و گەنجی شانادەم کەلاوی خۆم بە دەستی خۆی گڵاوی لێ پەرژێنێ ئیتر حاشاوە وەکەلا ڕوو بە تورشی و شۆربا نادەم زاهیدی بە خوێنی جیفە ئالوودەکەم شێتم بحەمدیلا بەدەست گرتومە دینی خۆم
زۆر سپاس دەکەم جنابی شێخی فارس شعرەکە مراجعە نەکرد لە کەرکووکەوە تەشریفت هێنا و زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ جەنابتان کازیت کێشا عزیزی، و هاتی بەشداریت لەگەڵ ئێمە کرد سپاس مامۆستا بەخێر بێی سەرچاو. زۆر سپاس بۆ جنابەت قوربانگیان خۆ کاکسافخان چیت هەیە بۆمان برێ من ئەس تشکی دەبێژیم یانی بەری تو تشتێکی بێژی ئەس بێژم مە میێوانێکی تایبەت هەیە ئەو میێوان ڕۆژ ئاواژی هەمی کوردستانێ بەڵێ بەڵێ دڵ بخوین دڵ بخوین میوانێمەیە هاوکاری ئێمە بەێ هەرێ وڵە با سوپرایزام هات شەف باش ڕۆژە باش. دا سعات دوونیبە سلاافتنە باشی قوربانگیان باشی کە سلامەتی ئینشەڵڵا پەیام سەر چاوێ من زۆر زۆر ساغ سپاس بێ مەرحەبا اون باشن کەرم کرد وڵە بریار ئەو گۆتێژی تەمە بتوان ڕۆژێ بێت حەب ساعت یەکتێ تەوی گروپی موزیکی یانی مناقشه وڵا بەدڵی خۆ حەزی لە کامیان والله اون باشن سپاس از هەر دەمێ تەماشەوانێ نوەمە ینی لوە تەماشا دەکەم هەم بدلێ زۆر دەی زۆر بەڕام. بەخێراتی هەم قوربانگیان. موزیک سەرچاوی من خیرات چاوایە هەم موزیک هەمژی تیپەکی وەی موزیکی باش هەیە میوانی دەزانێت باش دڵ بخۆین صحبەتی ڕۆژێ وەش باش. هەنە کاتەلیفۆنێک کرد بگوت سەفخان چاوا من هون هەجار سەفقان فێری کورمانجی دەبن یان ناکەوێت چاوە سەفقان فێری سۆرانی بکەن سەفقان چەند ڕۆژمان من دەتوانم بە سۆڕی قەسە ئاها ئەزانی چی باشە سەفقان چی لە منەوە فێروی شتێکەڵی دایم میوانێکمان هەیە تایبەتە براڤۆ زۆر زۆر تایبەتە چیترڵێم چی زوو باوکە گیان باوکە گیان ئەتو چی لەو فێر ئای تو چی لەوە فێر بووی چی فێربووم وڵا شتی زۆر فێربوو بابی حواس بابی حەواس ئەوە تایبەتە ئەوە من کاکە ئەوە تەداخل مەکە ئەوە نیم لە کاکە ئەوە نیم لە. سەفقان ئەگەر بەگەڕیا قامیشلۆ دەبێت باش فێری سۆرانی بووبە باش و هۆنجی سەفقان فێری کورمانجی بوون هەرێ وڵە دەتوانم ئێستا بە ینی بە سۆڕانی قەسە کورمانجی سۆرانی بوو باش هەندێک بە هەولێری قسەمان لە بە هەولێری بێژە فەرمو پرسیار بکە من بەرسە بدەن قوربانگیان زۆر خۆشحاڵ بە هەول- زۆر لە خزمەتی وێ ئاها زۆر بەخێر بێن بەسەر چاو چۆنن باشن ئەگەر ڕەمەزانەکە چۆنی قوربان نەخێر والله چۆن ئەم باشنی سلێمانیە ڕاستی لەگەڵ ڕەمەزان چۆنی ئەڵێ کوی 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 چۆنی باشی بخوا من گەلێکی ینی بالا خۆدایی نێزیکبوونێکی زۆر زۆر لە ناوبێنی کورمانجی و سۆرانیدا هەیە کە کورمانجی باش بزانبی سۆرانی باش تێدەگی هیچ کێشت نییە باش پێم دکم سۆرانی باش بزانیبی کورمانجی زۆر تێدەگی و پێم وایە ڕووداویش کە بەردەوام بولتەنی تایبەتی هەیە ڕۆڵێکی باشی هەبووە لە نزیکردنەوە لە تێگەیان ڕۆڵێکی باش دیتنەوە بانو چۆنی زۆر سپاس منە من ئیروژ هەوالی مەرە چت گوت vê derê tîpek yanî ekîbekî baş televizyonê li vir em got bi rastî mîksekî gelekî baş e hem dînî hem entertainment magazîn stranên dînî hem mamoste doktor adem yani hemû baş e baş tiştekî baş rêzikî hev kiriye ئەم هیویدارین مە تشتێکی باش پێشکەش کردین gelekî baş e قوربانگیان جواب نەدا لەگەڵ ڕەمەزان چۆنی واللهی تزانی ڕاست بێژم وڵە ڕاست نه تو ڕەمەزانە بخوا ez nebrojîme ئەم گشتە بڕۆژی yani ez nehar nebrojîme yanî ez rojî nagrim bêje çima rojî nagrim وەڵا برا بۆ rojî ez rast rast dibêjim ne بەخوا برا ئەی وەڵا îroj me dît teneka nivîsandine dil bixwîn te qet di neşrê de di vê meha remezanê de hiç behsa rojî nekir ecebet tu nebrojî tu nevêrî basî rojî bikî min got wellahî ez rast bêjim nebrojîme بۆ çima nebrojîme بۆ lo تحملا مش برچبوونی رتنه ناتوانانی براستی ez nikarim birçî bimînim فتواوێکی دکتۆر فتو هەیە birçî dibin problemîş me re derdkevî serî min dêşê çokê min
هل أوندك الراصد يعني الراس بس لدايك برشبوني أوندك تحمل لكم الراصد يعني برشبوني هنا كسنة برشبوني تحمل والفتوى ابتدى انا دكتور باشا فتوى هي ايش بمثل هندي كسان هنا فتوى كدرخة دكتور هندي كسان دكتور هذا ناقر عليك كاكي لبر خلقي لنجي كاكي مرة رجوع فتوى كدرخة جبت تماشافانا بلكي هنا كسبة كيما هبن استفادة جيبا باشا ئەیتۆ تۆزێ باسی ناڕووداومان بۆ کە بەڕاستی ئەوە دەڕۆژە وایە بەڵێ ئێمە هیچ ناوڕووداومان والله ڕاست یعنی هەر بە شەو لە پرۆگرامی بە تایبەتی داوام دەکەین کاتەکانی تر ئێمە بە ڕۆژ لە ناوڕووداوین وبيري من ردونا هەموو ڕۆژ لە ڕووداوم بەڵام بانە و من جەمە بەڕاستی من نینە. بە تایبەتی چکە من پێشتر هەواڵەکانم بە ڕۆژ بوو ئێستا بەڕامەکەمان بەشەوە جلو بركي تجي جوانم بانو بەڕاست براستي زور تايبتنا وانا زۆر سپاس او تايبت بتشن او تش موديلا ئەمە موديلك تايبتنا ئەمانە عەبان عباية بەڵێ ستایلی خریجی ئیتر ستایلی جیاوازە بانۆ بریار دای گەولە من خویای باشە کەکتل بخوی بخوێن میوانی مێ من- گەچی دانیشتیە و پرسیار لە ئەرێ ئەرێ وای تشتە صاحب مالك كاكا أنا كاكا دل بروبليم صاحب أيضاً. مالك من هر دمي باشێ دمج مرا قلت دل بخويت ميفاني مقول ازي برسبي بدم بو من بروبليمه از د حياة اخويا روجنا مفاني ده هر دمي من برسكريا بسکریە هر دمي من وجا برسكريا بۆ ئەوەی کە ئەوە پێشکەشکارە کاتێک کە پرسیاری لێ دەکرێت هەست دەکا قورسە لە دترسم ده خۆ من بووتە لە کوبانی تشتێک ئانا نایە بیراتە شەوێ ڕەمەزانی چاوا بوون کیژمەر بەحسا کوبانی بکێ چ تێ بیراتە ڕەمەزانی شبير زيدا تنبون ليه در رمضان ده چه خوش بول جمل کوبانی پاشیف خوش بول چەمە خۆش چاوە مثلا پاشیف همو کس لف کوم دبون و حتی پاشیف گلک جوان شیار دمان يعني ندخوتن هر دمان حتی که پاشیف داد و هر کسی خوارنا پاشیف چه باجی پی خوش بو خۆیان بە چ مەشغوڵ دەکرد ینی خەریکی چ دەبوون لەو دانیشتانە هر خريكي صحبت بو و ليستكي وانا تايبت هبون لجمع نزانم الفيداري هبون يانا بالشاف شافي ججنان ليستكي تايبت هبون قستيل كاك دخست أري. نافا ليرة هيا خەرەمستانێ او نزان نافي خەرەمستانێ شبو والله نا لێرە خەرەمستانێ رضوان كوباني چاوە رضوان جمع چاوە وشبو اوات شبو قستيل كاك دخسنا في نافا فنجان كم فنجان بون پشرا دقوتن كي كاوان قستيل كيد نافا فنجان بخوی لە کۆبانی بان دکرد سنیانی هەیە سنیسین ها اوجي هبون تشتيكون هذا كان ئەم شتێک بان دکن بەرێ تەنەکات خستن او الجمل هبو اويا هبو اوي كل دفعه دخستن نوفا كولانا دقريان و خلق جبو باشي فيرات كان باشە جبو كبتشن تۆ باشي باسی ئەوەت کرد کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیاریان لێ کردووی لەسەر ڕەمەزان و ئەوانە ئەوەی ئێمە دەزانین تۆ ئەکتیوی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندێکی بەهێزت هەیە لەگەڵ فانەکانت چەند کاژێر تایبەت دەکەی بۆ ئەمە چەند کات تەرخان دەکەی بۆ ئەمە والله من هر السوشيال ميديا حزدك بخوام ميديا نهات دما بيش تجي دبا سوشيال ميديا براستي انستغرام تويتر يوتيوب يعني فيسبوك وانا حموز تدا اكتيف مو بيواندي مجي القل خلكيد فيوريدا باشا 2 ساعات 3 ساعات من القل السوشيال ميديا البخوين دو بيري هاني ناماك جمرات وقصفقان تا چكر يقي بقول چه يقي قولة البخوين جم خداني بنار صفقان چكر راست ادفانتج تانا دا يجي هناك يجي او مثلا جبو من از هوالي خويا كود سايت روداوي دا جي كار دكن جوار دبيجم برا مانشيتي و بالكيش بن سرنويس قالكي بالكيش بن نا كلاسيك بن نا موديل اوا يعني سرنويسكي مانشيتكي سبوتكي باش دا ويجي خلكيل دورا خوا كوم دكي كنت مانشيتكي كلاسيك افيت خلق مراق ناكي چه ببینه من خبرك لسر صفقان شكر مقول صفقان شكر هر کسی مراق کرد صفقان چد که بخواست رانک بوش وی داره ما قد کرد بوش پروگرام او اما هر کسی فرما به هزاران کسان تماشا كاك ديال بخوين اواني مثلا او كجاله يا او برا او قراني حزيان دك حز دكن لايندا بنا بيشكشكا لكردستان شوينك هيك مثلا اوانه تعليم بدرين كاك پیامزانی شونه مثلا بخواد افکار من انا يعني روزنامه نویسم من اف 27 سال کار روزنامه نویسی دکم به جی قطب بم مثلا لبیل ما یک کمین نشریه خبری من مانگی 5995 لما تیوی پیشکش کرد
27 سال پێش ئێستا یەکەمین لە نەشرەیە چەنی پێنج لە چەنی پێنج چەنی مانگی پێنج 29 مانگی پێنج 29 پێنج لەو کاتە تا ئێستا چه خەبەرێک بووە کە جناب زۆر ناڕەحەت بووی زۆرن ڕۆژانە زۆر بە تایبەتی یەکە کە زۆر زۆر کاریگەری لەسەر هەبووبی بەردەوام ئەها مەسەنە خەبەرێکی زۆر نەخۆش بوو خەبەرە وەفاتە تەحسین تاها بوو من پێشکەش کرد ئەو کات تەحسین تاها وەزعی زۆر خراپ بوو لە کامپێکی پەنابەران لە هۆڵندا زۆر نەخۆش خۆشترین خەبەر بۆ مزانی چ بوو کە خەبەری چوونا پێشمەرگین بۆ کۆبانیم پێشکەشم کرد بۆم زۆر خۆش کە بەحرکێ دەرکەتن و ئەو گەروان و قافیلە دەچون شەڕی کۆبانی داعش کەتە بوو کۆبانی 2014 بۆ من خەڵکی کۆبانێمە زۆر خۆش بوو کە لە نەشرەی خەبەریدا پێشکەش بکەم کە پێشمەرگە دەچن کۆبانی ڕزگار باس دەکرد لە ساڵی 1995 یەکەمەی نەشرەی خەبەری تێبیرا من بخۆل من لەلا ینی ji بۆ من ڕۆژنەمەنووسی بهتر تەجروبەیە مەسەلاً ji بۆ من کامیرا مەسەلاً کاک پەیە برادری تەی هەری نێزیک کیە لەگەل ددی دەستینی سوحبەتێکی لەگەل دکەنی عاجز دەبی تۆرە دەبی کی بە بۆ من مەسەلاً کامیرایە 27 ساڵن تەعاملێ لەگەل کامیرا دەکەم حساب بکە برادێکی تەی 27 ساڵی هەبە چۆنە بۆ من مەسەلاً کامێکی هاوپشتە و لێرە مەسەلاً من حەز کرد کە ئەخبار بە ئەو شێوازی کلاسیک نەیە پێشکەشکردن من لەگەل ڕووداوژی ئەو کات لەگەل کاکە کۆژی قسەم کرد دەبێ چونکی خەبەر طبیعەتی خەبەر تۆزێکی مملە بینەر ماندوو دکە دەبێ خەبەر بە شێوازێکی پێشکەش بکی شۆیەکی پێشکەش بکی کە هەر کەس حەزی لێ بە تەماشا بکەیان بینەر بە ئەوەژی پێم وایە من تشتێکی وها لە بێ کوردستانی کرد کە خەبەر ji قالبی wê klasîk derxist kire şêwazekî şo ku kurman ji tê bigên soran tê bigên zaza tê bigên her kes hez bike lê temaşa bike باشە کاک دڵبخەن لە میدیای کوردی بێجگەل و ستایلی کە تۆ باسی کرد چی دی پێویستە بگۆڕدرێ یا خۆت چگۆڕکاریە بکرێ ئۆکێ زۆر تشت پێویستن مەسەلاً کە ڕۆژنامەنووسبی دەبێ بە چاوی فەرمانبەرێکی دەولەت یانجی مؤسسەیەکی تەماشای کاری نەکی هەموو کەسی دکتۆر لەوێ دەرێ کاری ڕۆژنامەنووسی دکن مخابن زۆربەیان پڕانی ئەوان وەکو موەزەف خۆ دەبینن وەکو معمور خۆ دەبینن من هەم لە ڕوودا و ڕۆژنامەنووسم هەم دەربای ڕوودا ڕۆژنامەنووسم یعنی دەبێت تەماشای سعات نەکی 8 سعات کاژێرێک تەواو بوو بچی مال ئیدی ڕۆژنامەنووس نی شوفێری تەکسی نابە وەکو گۆرانی بێش وەکو نووسەر وەکو مامۆستای زانکۆ دەبێ هەر دەم لەگەل بێ ئەو بانۆ لە کوردستان ئەو تشتا زۆر نییە کاکە دەل بخوێن ئیسە دەست بۆ سعاتەکەت بن سعاتەکەت جیاوازە بنێ ئەوژی هەیە ئەف من گەلێک زۆر مەسەلاً چەند دانت هەیە لە ماڵەوە تقریبا 30 ساعتم هەیە ئەگەر ئۆرجینال بێ ڕۆڵەکسەکان ما ئەس بێژ وەربێژم ئەس گۆ نادەم ساعتی زۆر گرام بە بەها بە حەزم ساعت حەزم دیزایانی گرانترین ساعتی من $205 زۆر نا $250 ئەو قەس بەس حەزم لە ستایلە لە دیزاینە و مارکایکی زۆر نۆرمال بە مەرج نییە کە ڕۆلێکس مەرج نییە کە ڕۆلێکس باسی کرد $15,000 ساعتی چه $15,000 ساعتێ بکەن چما شخوا ئەس باوەڕ دەکەم تا ئێستا خوا ببەخشە تا ئێستا هەدیەکت لە کەس وەرگرتووە ساعت بێ ینی پێت خۆش من نەدایە لێ هاتنەش بوو من کەس دەبێژن لێ دەرێت بێژن پێشکەشە من هەریش بە کەسێکی ناڵێم پێشکەشە هیچ بە کەسێکی بۆ ناڵێم ئەوە پێشکەشی ساعت ناپێش دڵبخۆی ئەس تشتێکی بێژم ساعتێ ناپێش پڕژ هونەرمەندە حەز دەکەس باوەڕ دەکەم تەگەلێک جارەژی گوتی دۆستی منی هەری نزیک هونەرمەند دەستپێکیش قاڵە ڕەحمەتی تەحسین تاها دە دوارێ ستران و سترانبێژیە دیانژی
مسارحي بس نوروز بيجي او كومي ستراناش نوروز بيجيت. بيجي تكار كريتي ده اوش جروبي موزيك وقربك يلا. يلا لا لا هنرمند هبن معقولة استرانا بيجم بابا كارم ببن كورو مثلا از روزنامه اوش قربان اوش بايك لا 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 خذ ما نشكيني يعني قبيلة خلق نزانك خلق حمو تماشوان من كسين كنت من قربات ناس هبي من زور مرتاحين من زور حزدكم ازون اما خم زور حزدكم بروديسر كان لنا لين بتهيبت كاك سيفان على لكاتي ايش حمو كسين كم من ناس يعني روزنامه نسكي جدي سياسي استكاتي تديدني معقولة نية يعني حزيان للموسيقى من وكو حمو سياسة مداركان الدنيا حزيان للموسيقى نعم بس هيك ام لها بكره اتفاق بكره لا بكره بخوي اتفاق لكن اشتك ما اتفاق باش اما اتفاق بكم مشكلات شيء بنير كاك بيا من تماشاكر قل صفخاني بيجي حموس تراني وهند بيجن دينينا لا 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 مشكلة لا لا بالدقائق جناب المشكلين يا مسألة جدي لكن دقيقة هيدي كريك سفقان ببرا سبقان بدي لعب بيجا مثلا سترانا كانت تقريبا نيزيكي يعني رتمي و دينية هالشارع من الجزيرة ليه يقرب على قل صفخان أنا مثلا كلاشو لقل صفخان اتفاق ويلو لو 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 ويلو لو لو ناوي كونو بدارو ويلي من جانيتا بابا ورقارو ويلو لو لو بابا ويلو لو لو تجلو به ورقارو ويلي من جانيتا بابا هيلو لو لو هيلو لو هيلو لو لو هذا لا لو ملا عيسى ويلي من جانيتا لا شوم لا عيسى هيلو لو لو هيلو لو هيلو لو لو لا لو ما لا عيسى ويلي من جانيتا كورس كورس خيلي من عمريتا وخيتاني ساري كيسا ويلو لو لو ويلو لو ويلو لو لو خيتاني ساري كيسا ويلي من عمريتا هاي ساعات خوش ساعات خوش ساعات خوش رضوان قربوا يا هاي ساعات خوش رضوان بس خوش كلاش هم كلاسيكة هم جي نيزكي دي اي بولو صاوة اما غيشتك ما بيشكش كآوة خوتين كردو خلاص باشا باشا. دل بخوين ديجا تو بردوام لقل شاهو امين دردكوي لا رومال لا كوروش نظرم شما قدري مشاو اتو شاهو طبيعتها كوي بر غريبة يعني مثلا از يعني درحي مدى هم تشتكي وسا سوفت هي سوفت يعني بوجوري جمن سوفت هي ارتجالي درد كوي نبلان كريا قالك جاران هوالي كل قل من كار دكن تكست درد كوي تشتك تبيرا من دبيجم حمو ارتجالي نتشتي من براني يعني سبونتان درد كوي شاهو دوی وارده هنکی اشکه يعني تكس نامينه شاهو مشكله اجار قالك جاران لي صحبت خوش شاهو يعني روزنامه‌وانه کی قالك زیرک و باشه جی 7 سالان از دویجم بلکی بهتر جی منو شاهو ما ببرا کوروش پیشکش کرد پشت ما تسلیمی دو حواله
دنكر كوروش بيناري نوي هنا أري والله بيناري شاو هنا بينار حمو تلفزيون الدنيا بينار بمذيع ببيجر تجريدان بێگومان فلان کەس بێژەرە تەماشا دکێ نە بێژەرە تەماشا ناکێ شاهۆژی هەر ڕۆمال و لێرەوە- گەلک تشتی من و شاو هەر لێرەوە دەبێ زۆر زۆر گەلک بیرانی نێمە بەبرە والله هەورامی هەورامیژی گەلێکی دەنگ خۆشن شاهۆژی پر دەنگ خۆشن. جا کاکشاهۆ هەموو جارێک لە ڕوودا و بە هەر جۆرێک لەگە کەسێکمانە تعاملەکە بۆ منە هەموو جارێک کە منە بینێ ئەڵێ هەر کەسێک لە ناڕوودا ببینم کەش خەبێ و جلێکی جوانی لەبەروێ ئەزانم کە تۆی اینجا هەر بۆ ستایلی خۆشی قساکە لە ڕۆژانی ئاساییە ئەوە نەبێت کە لەسەر شاشە چۆن بێت لە ڕۆژی ئاسایی لە هەموو ئەو کارانێک کە لەگەڵ شەهۆ کردیتت ڕووداوێک بەسەر هاتێک شتێکی خۆش کە بۆمانی باز بکەیت. واللهی سەرهات لەگەل شاهۆ زۆر زۆر بوونە گەلک جاران مەسەن شاهۆش بەرک و پر سوحبەت خۆشە مەسەل گەلک جاران راپۆرتە دەچەس شاهۆ سوحبەتێکی دکێ کامیرە تێ سەرمە ئەو کەنێکمە دکرد گەلک جاران دناوە واشانە زندیدەش دەرباست بێ شاهۆ خوا دەگرێ کە ئێ من ئەوێ کەن تێویرێ من ئەز نکارم ئەز دکەنم سەر شاشێ و ئەس تشتێکی دنج وەرە بێژ مەسەن ئەس زێدە من شاش کرد دەبێژم من شاش کرد ji بۆ کەسێن ku bêjerî dikin ev ji bo wan pir muhîm me yanî طبیعەتە te çawel ser şaşê jî ew habe xelk bi vî awahî te hez dike ئیسا کاکە سەفقان کاکە دەلبەخۆی لێرە تەشیفی هەیە هەرێ حەز دەکەم ویسە جنابەت بڕۆی ئەوێ بە زمانی خۆت هاتی کمل شەو شەوی بابی حواسە ئەری زانست جارکێ کۆرۆنا بووم ئەمی ساتلک ماس دیاریش مرهات ماستی میهای بوو مەر ماستی مەر مانجیە والله مشي مش با بس من حزم ماسي مرني ابوي والله نا حزم ماسي من حزم زور لماستي مره اري خاصه اجا عمودي تايبت من ديك وهي قلت صاتلي دقلي بيجي ناكبه ما حنقدر البخوين ذكر ما قلت بيع عمودي كتهاتي عمودي خلق لنيفه شارع دمشن وهيك ما دزردكن وماستي ماشي بدقي ما غاي دقي ما غاي حنك فكر بقول ماستي بدقي ما غاي وبلاكر تو التلفزيون ده بلا يا خد صفقان استا ئەم دەکەینە پێشکەشکار بەرنمەکە کۆتایی پێدەینی سەفقانیش سبێ حتای وەرە ئەز پرۆگرامە داوی لێتی سبێ بنێش بوو خااتێ وە ژبەر و سبێ ینی سبێ دەبێژم ئیرۆ نە ئیرۆدی بوو یازدەی ماڵ 6 و نیف دەچم 6 و نیف سەفقان دەچم سلێمانی ینی ناخەوم هوندەیندارێک پێم هوندەیندارێ منن ئەرێ وڵە هوندەیندارێ منی 4 ساعت دەیندارێ منی 4 ساعت سەبقات کەرەکە کۆتایی پێبینە وڵ ئەس نزانم پرۆگرامەوە چاوە ئێمە دەڕیمەوە بەخێرات پێشکەشکردن و گێ لە سەفخانەگرێت خواردنێ و پێشکەش ناکەن وڵە پاشی بێسەفقان کەرم بکە ئێمەش ئەوە خەڕی بکەین و کاکە بڕێ بێش تە چ بێژی باشە سەفقان